لا بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتا باش من ڕێبینیا ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون هەروەها پامێرانمە لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەردەگرین بۆ وەرگرتنی دوایین زانیاری لە شار و شارۆچکە جیاوازانە. هەروەها دوو تەوەری سەرەکیمان دەبێت کە ئەمڕۆ گفتوگویان لەسەر دەکەین لەگەڵ میوانەکانمان. لە تەوەری یەکەمین بەرنامەکانمان گفتوگۆ لەسەر ئەزمونە گشتیەکان دەکەین و تاقیکردنەوە گشتیەکان کە بڕیارە لە ڕۆژ 1/6 لە وەزارەتی فەروەردەی حکوومەتی یاریمی کوردستان ئەو تاقیکردنەوانە دەست پێ بکات. لە ئێستادا ئامادەکاری دەکرێت وردەکاری ئەو ئامادەکاریانە هەروەها چەند ڕێنماییەک کە لە وەزارەتی فەروەردەی حکوومەتی یاریمی کوردستان و بەڕێوەبەرایەتی گشتیەکان دەرچوون گفتوگۆی زیاتر لەسەر ئەو بابەتان هەدەکەین. ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. هەروەها لە ئەم ڕۆژ لە بابەتێکی دیکەیە لە ڕاستەوخۆ پامێرمان لە شاری هەڵەبجە وەردەگرین کە 5 ساڵی 1970 یادی ڕاپەڕینی هەڵەبجە و شارەزور و هەورامانە. لەو کاتەدا لە دژی ڕاگواستنی گوندەکان هەروەها لە سیاسەتە چەوتەکانی یەک لە دوایەکی ڕژێمی پێشووی بەعەس بە سیاسەتە چەوسێنەرەکانی وای کرد کە خەڵکی ناوچەکە ڕاپەڕیم بکەن و بۆ ماوەی چەند ڕۆژێک ڕاپەڕینەکە بەردەوام بوو. دواتر بۆ سەرکوتکردنی ئەو ڕاپەڕینە ڕژەمی پێشووی بەعزگەڕێکی کانێشقانی بە تەواوی وێران کرد. هەروەها چەند هاوڵاتیەک کە بەشداریان لە خۆپشاندانەکە کردبوو تەقەی لێکردن لەگەڵەوەی چەند کەسێکی شەید کرد بریندارەکان و هەروە هاواڵەکانیشی لە خۆشخانەی گشتی هەڵەبجە دەرکرد و زیندە بە چاڵی کردن. دواتر وردە ڕاپەڕینەکە تەشەنەی سند بۆ ناوچەکانی دیکەی شارەزور و هەورامانیش لە دوای نزیکەی هەفتەیەک ئینتا توانی بەو هێزە داپلۆسێنرە اینجا ڕاپەڕینەکە سەرکوت بکە. لە تەوەری دووەمی بەرنامەکەشماندا لێرە گفتوگۆ دەکەین لەسەر کارەبا. لە ئێستادا لە باشووری کوردستان لەم وەرزانە کارەبا وەزعی باشە، ینی کاژێر ساعتەکانی پێدانی کارەبا ساعتی باشن، بەڵام ئێستا لە هەنگاو بە هەنگاو کە بەرەو وەرزی گەرما دەڕۆین یاخود لە زستاندا کە بەرەوزی سەرما دەڕۆین خەڵک زیاتر هۆکارەکانی فێنکردنەوە یاخود گەرمکەرەوە بەکاردێنێت ساعتەکانی پێدانی کارەبا کەم دەبێتەوە. بۆ مەوەستە گفتوگۆ دەکەیم زانی پلانی وەزارەتی کارەبا چییە بۆ ئەو بابەتە، هەروەها چۆن تەنسیق لەگەڵ مۆلیدا ئەهلیەکان کراوە لە بابەتی پێدانی کارەبا، چونکە زۆربەی کات لە ڕابردووە گلەی لەوە دەکرار کە ساعتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی نازانێت مۆلیدا ئەهلیەکان لەبەرەوە کرفتێکی گەورە بوو بۆیان. هەروەها لەسەر نرخ هەندێک گفتوگۆش دەکەین لەگەڵ بەڕێوەبەری شتی دابشکردنی کارەبای سلێمانی. ئەمە تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت کە گفتوگۆی لەسەر دەکەین و گوتمان لە بڕگە سەرەتای بڕکەمان پێشەوەی کە بچینە لای تەوەرەکانی بەرنامەکەمان بڕگەی نیگامان هەیە بە بینەریەوە بڕگێبین. دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان وە گوتمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر ئەو تاقیکردوانەی کە بڕیارە وەزارەتی فەروەردەی حکوومەتی یاریمی کوردستان لە ڕۆژ 1/6 ئەنجامی داد بۆ پۆلە نانکۆتاکان واتە لە پۆلی 4ەوە تاوەکو پۆلی 11
ئەم تاقیکردنەوانە ئەنجام دەدرێت و پەروەها پۆلی 12 بۆ خۆیان ئەوەنش تاقیکردنەوەی دخولیان هەیە واتە بۆ ئەوەی کە بچنە ناو تاقیکردنەوەکانی بەکەلۆریەوە لەو پۆلی 1 تا 3 چەند تاقیکردنەوەیکی زارێکیش هەیە بۆ قسە گفتوگۆکردن لەسەر ئامادەکاریەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها گفتوگۆکردن لەسەر و بابەتانی گرفتەکانی مامۆستایان لە ڕووی دانانی تاقیکردنەوەکە چونکە دەڵێن پرۆگرامێکی کەممان خوێنووە هەروەها لەسەر بابەتی شایستەدارایەکانی مامۆستایان کە لێرە هەندێک دەنگی ناڕزایی دەبیسرێت و بڕیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی بە فەرمی هەندێک لە بەڕێوەبەری خوێندنگاکان ڕای بگەێنن کە ئەگەر بەو شێوەیە بڕوات و شایستەدارایەکانیان پێ نەدرێت ناتوانن تاقیکردنەوەکان ئەنجام بدەن بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتانە میوانداری بەڕێز مامۆستا کەریم لەتیف ئیسماعیلمان کردووە کە بڕێوەبەری گشتی ئەزموونەکان لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لەولێرەوە لەگەڵمان نابن مامۆستا کەریم ڕۆژ باش سەرەتا دەمێت بۆ پرسیارە دەست پێ بکەم ئامادەکاریەکان تا ئێستا بەکوێ گەشتون لە هەندێک مامۆستا هەیە گلەی دەکەن دەڵێن ئەو بابەتەی کە نمرەکان کە بەو شێوەیە دابش کراوە 80 نمرە بۆ تاقیکردنەوەکان بێت و 20 نمرە بۆ ئەوەی کە مامۆستا خۆی دایبنێت یانەوە تا پێشتر بۆ نە تاقیکردنەوەیکی کردووە کویزی ڕۆژانەی کردووە 20 نمرە دابنێ بەڵام 80 نمرەکە دەڵێن هێندە بابەتمان نەخوێندووە ینی هەمووی مانگێک نەبووە ئێمە خوێندنمان دەست پێ کردوێتەوە ئێستا دانانی نمرەی بۆ تاقیکردنەوەکان 80 نمرە زۆر نییە؟ بەڵێ زۆر سوپاس بەیانیتان باش بەیانی بینەران و بیستەرانی بەڕێز باش ڕێز و سلااوم بۆ قوتابیان و خوێندکارانی خۆشەویست و بۆ مامۆستایانی و سەرپێرشتیارانی بەڕێز بۆ سەردەم کارمەندانی وەزارەتی پەروەردە ئێمە لە بەپێی فەرمانێکی وەزاری هەندێک هێڵی گشتی دانرایە بۆ تاقیکردنەوەکانی بۆ لە ناکۆتاکان و کۆتایی وەرزی دۆم و هەروەها تاقیکردنەوەکانی گشتی یعنی وەزاری پۆلی 12 ئامادەی بەپێی میکانیزمێک کە دەسەڵات درایتە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان بە هەم ئاهەنگی لەگەڵ ئۆپەراسیۆنی ژووری ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی لە پارێزگا و ئیدارەکان کە ئالیەتی چۆنێتی بەڕێوەچوونی ئەو تاقیکردنەوانە بگرنە ئەستۆ بە مەرجێک کە سەرجەم ڕێکارە تەندروستیەکان ڕەچاو بکرێت ئەو تاقیکردنەوانە لە بەرواری 1/6 لە سەرجەم ناوەندەکانی خوێندن لە پۆلی 1 بنەڕەتی تاکو پۆلی 12 ئامادەیی دەکا تاقیکردنەوەی کۆتایی وەرزی دووەم بەڕێوە دەچێت و لە بەرواری دەبی ئەو تاقیکردنەوەیە لە بەرواری 15/6 کۆتایی پێبێت. مامۆستا بەڵێ گوێمان لە بابەتەکان بوو ینی پێشتر ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردەش لەوانەیە هەموو کەسێک بینی بێتی بەڵام ئێستا پرسیارەکە لەسەر ئەوەیە خۆت باسی ڕێکارە تەندروستیەکانی کرد دواتر بە وردی گفتوگۆ لەسەر ڕێکارە تەندروستیەکان دەکەم بەڵام پرسیارەکەم لەسەرەوە بوو 80 نمرە زۆر نییە بۆ مامۆستایان ئێستا کە لە خوێندنی نزیکەی مانگێک ینی مانگێکی تەواویش نەبووە لە خوێندی نزیکەی مانگێک 80 نمرە دەڵێن قورسە دابنرێت بۆ تاقیکردنەوە. 80 نمرە ئێمە پێمان گوتینە هەندێک لە پرسیارەکانی هەڵبژاردن دەتوانن مامۆستا کەمی بکەنەوە لە جیاتی کە 20 پرسیاری هەڵبژاردن دابنێت چونکە ئەوە 150 هەڵبژاردنە 150 نووسینەچیە لە هەڵبژاردنەکان دەتوانن بەپێی ئەو پرۆگرامە چونکە لە قوتابخانەك لە بۆ قوتابخانەك جیاوازی هەیە بەپێی ئەو قوتابخانە مامۆستا دەتوانی بەمەردێک لە 10 پرسیار کەمتر نەبێ بەڵام لە 20 پرسیاری زیاتر نەبێ هەر یەکە بەپێی ئەوەی چەند پرۆگرامەکەی خوێندووە کە بڵێ پرسیار سیستەمەکەی مە وایە خۆ سیستەمیش لە بۆ ئەوە ناگۆڕێ بەڵام پێم وایە هیچ کارگەری نییە و دەتوانی پرسیاریش دابنێت. 20 نمرەکەی دیکە مامۆستایان چۆن دایدەنێن؟ 20 نمرەکەی دی مامۆستا بەشێکی کەم لە قوتابیان و خوێندکاران 20 نمرەکە بەشێکی کەمی هەڵسەنگاندیان بۆ کرێ ئەوی دیش لە دەست مامۆستایە مامۆستا قوتابی خۆیتی دەتوانی چۆن هەڵسەنگاندنی لە بۆ بکات لە بەرەوەی ساڵێک
لە بیداەتی ساڵ لە لای بووە لەوانەیە ساڵی پێشترێژ لە لای بووبی ئەو دەتوانی هەرزەنگاندین لە بۆ بکات لە ساوەساسی. مامۆستا قسەت لەسەر ڕێکارە تەندروستیەکان کرد. ڕێکارە تەندروستیەکان ئەوەی کە بەوردی گیرا بێتە بەر باسی ئەوەتان کردووە کە بۆ نمونە نێوانی خوێندکارەکان هەر خوێندکارێک بۆ خوێندکارێکی دیکە دەبێ مەترونیوێک بۆ 2 مەتر بێت. ئەمە بۆ جگەلەوە ئایا بەرنامە هەیە خوێندنگاکان تاقیم بکرێن لە کاتی دوای تەواوبوونی ئیمتیحانەکانیان تاقیکردنەوەکانیان و هەستەکەن بۆ نمونە ئەو ڕێکارانە جێبەجێ ئەکرێن نێوان خوێندکارێک بۆ خوێندکارێک مەترونیوێک بۆ 2 مەتر بەیانی خوێندنگا هەیە ژمارەی خوێندکارەکانی زۆرە. ئێمە ئەوە وەزارتی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی لەگەر ئۆپەراسیۆنی ژووری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لەگەر بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان بڕیاری لێ دەدەن. بەڵام هەرچەندە مەبرێن قوتابیان و خوێندکاران ئەگەر ژمارەشیان زۆربی لە خلالی ئەوەی بەڵام ئێمە وامان کردیە کە فترەی ئیمتحاناتمان زیاتر کردیە بەخۆ دەزانی ئیمتحانات لە کاتی ئاسایی لە 9 ڕۆژ کۆتایی دێتن ئیپۆ لە ناکۆتاکان بەڵام ئەمە 13 ڕۆژی تاقیکردنەوەماندانایە لە بۆ ئەوەی کە بتوانن بە وەجەبات تاقیکردنەوە بە قوتابیان و خوێندکاران بکەن لە بۆ ئەوەی قەڵەباڵغی دروست نەبێ. باش مامۆستایەکێک لە بابەتەکان کە قسەی لەسەر دەکرێت بۆ نمونە لە بینای خوێندنگایە کە زیاتر لە 1 دەوامی هەیە هەندێکی 2 دەوامەوە هەندێکی کەمیش هەیە 3 دەوامە تاوەکو ئێستا. ئەمانە بۆ نمونە ئەگەر لە سەعات 8 بەیانیش دەستکەن بە تاقیکردنەوە وەجبێکی دەکەوێتە سەعات 10 یا وەجبێکی دەکەوێتە پاشنیوەڕۆن لە سەعات 1. بابەتێکی گرنگ لێرە لە 1:06 لای خۆمان وەرزی هاوینە ینی ئیتر وردە بەرەوەرزی هاوین دەچین و پلەی گەرما بەرز دەبێتەوە. چیتان کردووە بۆ ئەوەی کە بۆ نوێ لە خوێندنگاکانە کارەبای پێویست دابین بکرێت بۆ ئەوەی خوێندکارەکان بێزار نەبن چونکە کاتی تاقیکردنەوەیە؟ هەموو بەشی هەرە زۆری قوتابخانە و خوێندنگاکان وەسایلی فێنکەرەوەیان هەیە وەکو مبەڕدە و سبلێت و ئەوانە و دوایش ئەو ساڵێکی سناییە بە سەراحەت هەرچۆنی بێ دەبێت تەحملی بکەین بەڕاستی وایە ینی ئەمەش دەزانین ئەو کاتێکی گەرمەوە ئەوەیە بەڵام هەموو ساڵانش لە مانجی 6 هەتا ئیمتحاناتی بەکەلۆرەش بەڕێوە چووە بەڵام ئەوان وەسایلی فێنکەرەوەیان هەیە هەندێکیان وەلدەیان هەیە هەندێک تەنسیقش هەیە لەگە وەزارەتی کارەبا ساڵانە کە بتوانی ڕەچاوی پێدانی کارەبا لەو کاتانە بکە. بۆ ئەم ساڵیش ئەو تەنسیقەتان کردووە لەگەڵ وەزارەتی کارەبا بۆ ئەوەی کارەبا بدرێ بە ناوەندەکانی خوێندن؟ ئەکید بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان لەسەر خەتن لەگەر مدیریاتی عامی کارەبایی هەر پارێزگار. مامۆستا بۆ خوێندکارانی پۆلی یەکەم و دووەم و سێمی بنەڕەتی ئەوان دەوامیان چۆن دەبێت؟ لە 1:06 ئەوانش دەستەکەنەوە بە دەوام تاقیکردنەوە تەنها بۆ تاقیکردنەوەی زارێکی دێنەوە ناو خوێندنگاکان یا دەرزی ژوانش دەخوێنن؟ بەڵێ ئەوان بەس هەڵسەنگاندنێکیان هەیە نەخێر بەس هەڵسەنگاندنیان هەیە بەڵام ئێمە پلانمان وایە لەبەر ئەوەی کە ئەو بابەتانی کە تەواو نەکرایە لە ساڵی ئایندا لەگەر دەستپێکردنەوەی دەوام پۆلی 1 تا پۆلی 11 ئەو بابەتانەی کە نەخوێندراوە لە بۆ ئەوەی هەرچەندە تەڵەبە ئەگەر بستە پۆلێکی دیش هەوڵ دەدەین کە بابەتەکانی ساڵی پێشویان لە ماوەی 3 هەفتێک پێتەوە بکەن لە بۆ ئەوەی ئەو بەبرێن ئەو زانستیان لە چیز نەچێت تا بتوانن بە تایبەتی پۆلەکانی 1 و 2 و 3 لەبەرەوەی بیدایەتی فێربوونیانە لە بۆەوەی بێبەش نەبن لەو زانست. مامۆستا بۆ ساڵی خوێندن بۆ باخچەی ساوایان کۆتایی هاتووە ینی دەرگای باخچەی ساوایان ناکرێتەوە بە هیچ شێوەیەک؟ نەخێر باخچەی ساوایان کۆتایی پێ هاتووە چیتر باخچەی ساوایان دەرگای ناکرێتەوە. باش مامۆستا پرسیارم دووبارە کەمەوە لەسەر بابەتی پرژاندن یا تاقیمکردنی ناو خوێندنگاکان تەنسیقێکی واتان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیەکان وەزارەتی تەندروستی هەیە کە لە ناو خوێندنگاکان لە پێش و لە پاش تاقیکردنەوەکان تاقیم بکرێن؟
ئەوە وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتی پارێزگاکان بەڕێوەبەرایەتی گشتی ئیدارەکان ئەوان لەگەر بەڕێوەبەری گشتی تەندروستی ئەوان بڕیار دەدەن تعقیم بکەن و ئەکید دەبی تعقیم بکرێ و دەبی دەستچێش و کەمامە لە بۆ قوتابیان و خوێندکاران لەبەر بکەن هەموو ڕێکارە تەندروستیەکان بە وردی بگیرێتە بەر. مامۆستا دوێنێ کۆمەڵی خوێندکارانی کوردستان بەیاننامەیەکیان بڵاو کردەوە ڕاستە بڵێن یاداشتێک بوو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دوو خاڵیان زۆر باس کرد بوو. یەکەم باسیوان کرد کە دخول عام بێت واتە داخڵبوونی گشتی بێت بۆ خوێندکارانی پۆلی 12 گوتیان هەر بۆ خۆشیان وەزارەتی پەروەردە پێشووتر گوتوێتی ئەگەر نەمانتوانی لە سەرەتای ئەم مانگە دەرگای خوێندنگاکان بکەینەوە بڕیارێکی لەو شێوەمان هەیە کە دخول عام بێت بۆ خوێندکارانی پۆلی 12 بەڵام گوتیان ڕەچاوی باری دارایی و باری دەرونی خوێندکاران نەکراوە بۆ ئەم ساڵ ئەوە تا ئێستا تاقیکردنەوە ئەنجام دەدەن ئەوان داوا دەکەن کە دخول عام بێت. ئێوە وەکو وەزارەت چۆن وەڵامیان دەدەنەوە؟ تایبەت بابەتی دخول عام ئەم بابەتە خراە بەردەم کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەت بە زۆرینەی دەنگ ئەنجومەنی وەزارەت پێیان باش بوو کە دخول عام نەبێت و کە دخول عامیش سلبیاتی هەیە بەڵام مەرجەکە لێرە ئەوە بوو کە ئەمان نەتوانین تاقیکردنەوەی وەرزی دووەم بکەین بەڵام مادەم توانین تاقیکردنەوەی وەرزی دووەم بکەین ئەو کاتەی بۆیە پێیان باش بوو کە دخول عام نەبی لەبەرەوەی دخول عامیش هەموو پێوەرەکان تێک دەدا مافی تەڵەبەی زیرەک دەخوا زەختێکی زۆر لەسەر وەزارەتی خوێندنی باڵا دروست دەکا هیچ پێوەرەشی زانستی تێدا نامینێ بۆیە سلبیاتی زیاتر لە ئیجابیاتی. مامۆستا بابەتێکی دیکە دەیکەمە دەرفەت هەر بۆ حکومەی کە بەڕێستان بەڕێوەبەری گشتین لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و حتمما لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزارەت تا بەشداری دەکەن. یەکێک لە خاڵەکانی دیکە کە لە یادداشتەکەی کۆمەڵی خوێندکارانی کوردستاندا هەیە داوا دەکەن کە ئەو پارەی کە لە پەیمانگا و خوێندنگە ئەهلیەکان وەردەگیرێت یا نەخودنا حکومیەکان وەردەگیرێت بۆ ئەم ساڵ وەرزی دووهەم ئەعفا بکرێت. دوێنێ وەزارەتی پەروەردە ڕایگەیاند کە لە سەدا 10 ئەعفا دەکرێت و لە ئەو سەدا دێش ئەگەر کەسێک پێشووتر هەردا شکاندنێک هەشت بابەتێکی دیکەی بۆ کرابێت شموری ناکات. هەست ناکەن ئەو بڕێی کە داتان شکاندووە بۆ خوێندنگا و پەیمانگە ئەهلیەکان بڕێکی کەمە؟ من بەحقت زۆر ئاگەم لە ناوڕۆکی ئەو کتابەیە نییە ئەو نووسراوە نییە بەڵام دیارە دراست کرایە دوای دراستێکی ورد ئەو بڕیارە درایە بەحقت ینی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت باسی ئەو بابەتان نەکردووە؟ باس کرایە بەڵام لەوێن دەر من ئاگادار نیمە گەیشتونە بڕیار نەخر. مامۆستا بابەتێکی دیکە باسی موچەی مامۆستایانە ینی ئێستا لە 3 مانگ دەبێت ینی 3 مانگ و زەم 1-2 ڕۆژی شتێک پەڕیوە بەسەر ئەوەی کە مامۆستایان تاوەکو ئێستا تەنها 1 موچیان وەرگرتووە تاوەکو ئێستا وەکو بەشێکی زۆر لە فەرمانبەرانی دیکەش هیچ موچەیەکی ساڵی 2020یان وەرنەگرتووە. هەندێک ناڕەزایی هەیە مامۆستایان دەڵێن ئێمە پرسیار دانانین هەندێکی دیکەش دەڵێن هەر ناچینە ناو خۆڵەکانی تاقیکردنەوە ئەگەر شایستەدارایەکانمان بۆ دابین نەکرێت. ئێوەکو ئەنجومەنی وەزارەت چ کارێکتان کردووە بۆ ئەوەی کە شایستەدارایەکان بدرێت بە مامۆستایان بۆی مامۆستایان گرفتان بۆ دروست نەبێت لە کاتی تاقیکردنەوەکانە؟ مەسلەی موچە بەحقەت پەیوەندی بە وەزارەتی دارایی وەیە ئێمەش وەکو هەموو کارمەندان و دەنجی خۆمان دەخینە پاڵدەنجی ئەو مامۆستا بەڕێزانە کە دەزانین مەغدورن و ماوەی دەمێکی زۆرە موچەیان وەرنەگرتی و بگراوە لە ساڵی 2020 تاکو ئێستا موچەی مانجی یەک سەر نەکرایە ئەمە لەگەڵ معاناتی مامۆستایان بەڵام بەجددی دایمەن هەمیشە وەزیری بەڕێز جەنابی وەزیری پەروەردە لەسەر خەتە لەگەڵ وەزارەتی دارایی ئەویش هەوڵ دەدا کە بتوانێت شایستە داراییەکان تامین بکە بەڵام ئەوە دەمێنێتەوە سەر ئیمکانیاتی وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە کێشەکە گشتگیرە بەحقەت من لێرە ناتوانم بڵێم
بەو شێوەیە ئەمە بە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزاریش چارەسەر ناکرێ هەموو ئەنجومەنی وەزار لەگەڵ ئەوەیە کە موچە لە کاتی خۆی بدرێ و هەموو دەیانەوێت کە بەس مامۆستا گلەی لە ئێوە دەکرێت کە بۆ نمونە بەرگریەکی دیارە هەر کێشەکە بەڵێ نەبوونەتە بەرگریکارێکی سەخت لە مامۆستایان ینی بۆ ئەو شارێک لەسەر وزارەتی دارایی دروست ناکەن مامۆستایان ئەڵێن لە کاتی ئەوەی کە پرۆسەی خوێندن هەیە هەمۆستایان لە دوای وەزارەتی پێشمەرگە ڕاستەوخۆ موچە وەرەگرن بەڵام کاتێک کە خوێندن نامێنێت و لەبەنی کەوانەیە کا ببوورم قسەیەکەم ئەندێک مامۆستا دەڵێن کە ئیشیان پێمان نامێنێت موچەکانی ئێمە دەخەنە ئاخیرەوە ئەم بابەتە بۆ وایە بە دیوێکی دیکەی پرسیارەکەشم شێوازی کرد دیکەم ئێستا لە فەرمانگە حکومیەکان ئەوە کراوە کە دەوام بە تەناوب بێ ئێوە بەڕیارێکی لەو شێوەیەتان هەیە مامۆستایانیش لەبەرەوەی کە موچەکانیان پێنەدراوە هەمویان لە کاتی ئیمتیحاناتە هەموو ڕۆژێک دەوام نەکەن چەند ڕۆژێکی دیاریکراویان بۆ دیاری کرێ دەوام بکەن بڕیارێکی لەو شێوەیەتان هەیە؟ لە کاتی امتحانات هەر دەبی ئەو مامۆستایانی کە پێویستە لە بۆ هۆڵەکانی خوێندن دەبی دەوام بکەن ئەوی چونکە کاتی امتحانات کاتێکی هەستیارەوە هەر مامۆستایەک مەسوولە لە مادەی خۆی و هەر مامۆستایەک مەسوولە لەو پۆلەی کە لێی چاودێرە بۆیە ناکرێ مامۆستایان لە کاتی امتحانات فەرامۆشی دەوام بکەن و هەروەها پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی هەستیارە ناکرێت بەسترێتەوە بە موچەی بە پێدانی موچە و پێنەدانی موچە هەرچەندە من لەگەڵ داواکاریەکانی مامۆستایانم دەزانم لە بارودۆخێکی سەختی ژیاندان بەڵام ناکرێ ئەو بابەتە زۆر هەستیارە بە موچە بەسترێتەوە ئەوەی من ئاگادار بم جەنابی وەزیر هەمیشە لەگەڵ وەزارەتی دارایی لەسەر خەتە لە بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە و چه هەوڵێک چه شتێک لە توانای وەزارەتی پەروەردە دابی بە دڵنیایەوە کەس درێغی ناکە لە بۆ دابینکردنی موچەی مامۆستا. مامۆستا کەریم لەتیف ئیسماعیل بەڕێوەبەری گشتی ئەزموونەکان زۆر سپاس بۆ زانیاریەکانت و بۆ بەشداریکردن لەم تەوەرەی بەرنامەکەمان کا بە شێوەیەکی ڕاستەوخۆوە لە هەولێری پایتەختەوە لەگەڵمانە بووی زۆر سپاس. وە گوتمان ئەمڕۆ یادی ڕاپەڕینی هەڵەبجە و شارە زور و هەورامانە کە لە 15 ساڵی 1970 لە ڕاپەڕینێک سەرەتا لە شاری هەڵەبجە لە گەڕێکی کانێشقانەوە دەستی پێکرد خۆپیشاندانێکی هێبنانە بوو بەڵام لەبەرەوەی هێزەکانی ڕژێمی پێشووی بەعز بە شێوکی دڕندانە وەڵامی ڕاپەڕین و سەرەتا خۆپیشاندانەکەیاندایەوە دواتر وردە بابەتەکە تشەنەی کردبوو بە ڕاپەڕین زانیاری زیاتر لای فەرحان حەمەخانە بە شێوکی ڕاستەخۆ لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانە فەرحان ڕۆژ باش ئەگەر وردەکاری ڕاپەڕینەکە زیاتر بۆمان باسکەی و ئەمڕۆ هیچ مەراسیمێک ئەبێت بۆ یادکردنەوەی ئەو ڕاپەڕینە؟ بەڵێ ڕێبین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە ئەمڕۆژ لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک هەواڵ و زانیاری هەیە لە دێژەی هەوڵەکانی مەرزی شۆشمێتەوێڵە هۆبەی کەرنتینەی کشت و کاڵی بۆ ڕێگریکردن لە هەموو مادە زیان بەخشانی کە ڕۆژانە لە ڕێگی مەرزەکەەوە لەلایەن بەشێک لە بازرگانانەوە دەیانەوێت بیان هێنە هەرێمی کوردستانەوە تواندا بڕی 30 تۆن شووتی خرابوو کە نەشابوو بۆ خواردن دەستی بەسەردا بگیرێ جێگی ئاماژە پێکردنە لە ساتیکردنەوەی مەرزەکەەوە کە چەند ڕۆژێک باڵێن نزیک بە هەفتەیەکە نزیک بە 140 تۆن شووتی و کاڵکی خراببوو لە ڕێگەی مەرزەکەەوە دەستی بەسەرداگیرا و لە ڕێگەی هۆبەی کەرنتینەی کشت و کاڵیەوە نێراوەتەوە بۆ ئێران و هۆبەکە توانیوێتی لە ڕێگەی چاودێریکی وردی مەرزەکە بکاوە بێتەوە کارێک بۆەوەی کە ڕێگری لە هێنانی هەموو مادەیەکی زیان بەخش بکاوەی کە جێکی قسە لەسەرکردن و ڕۆژانە دوای بڵاوکردنەوەی ئەم هەواڵانە لەلایەن خەڵکەوە کاردانەوەی لێ دەکەوێتەوە ئەوەیە خەڵک پێیان باشە ئەو کەسانی کە بازرگان و هەڵدەستن بە هێنانی ئەو مادانە بدرێنە دادگاوە ڕێگریان لێ بکرێ بۆەوەی کە جارێکی دیکە هەوڵ نەدەن ئەگەر لە ڕێگەی نایاساییشەوە بێت ئەو مادە خراپوانە بێنە بناو بازاڕی هەڵەبجە و لە هەڵەبجەشەوە بڵاو ببنەوە بە بازارەکانی دیکەی پارێزگاکانی دیکەدا کە مەمای نیگەرانی هاوڵاتیانە. لە لایەکی دیکەوە دوێنێ وەفتێکی بەلیژنەی لامەرکزێتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەردانی دیوانی پارێزگای هەڵەبجەیان کرد لەلایەن پارێزگاری هەڵەبجەوە پێشوازیان لێکراوە دەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاماژیان بۆ کرد هاتوون بۆ هەڵەبجە بۆەوەی کە هەڵەبجە وەکو پارێزگایەکی سەربەخۆ ڕابۆچوونی هەڵەبجە لەسەر ئەو لیژنەیە بزانن کە لیژنەکەیان لە ماوەی ڕابردوودا پرۆژەیەکی گەڵاڵە کرد بۆ چەسپاندنی
سیستەمی لامەرکەزی دارایی و کارگەڕی و داوای هەموارکردنەوەی با بڵێن یاسای تایبەت بە پارێزگاکان دەکەن کە لە زمنی ئەوەشدا بتوانن سیستەمی لامەرکەزیە جێگیر بکەن. ئەوان ئاماژیان بەوە کرد کە ڕابۆچوونەکانی پارێزگای هەڵەبجان وەرگرتووە کە ئەوانیش بە شێوەیەکی گشتی جەختیان لەوە کردوێتەوە ئەگەر لامەرکەزیەت بۆ سلێمانی پێویست بێەوە بۆ هەڵەبجە پێویسترە بۆ پێی کە هەڵەبجە پارێزگایەکی نوێەوە ئەم پارێزگایە پێویستی بەوە هەیە جارێکی دیکە ژێرخانی ئابووری پێ بنیاد بندێتەوە و ئەو داهاتانشی کە لە سنووری پارێزگای هەڵەبجان ئەتوانن هاوکاریەکی باشی پارێزگاکە بکەن بە تایبەت مەرزەکانی شۆشمێ و تەوێڵە و لەگەڵ مەرزی پشتە کە داهاتێکی باشیان دەبێت بۆ ناوچەکە و بۆ سەرپێخستنی ئەو پرۆژانەی کە لە شاری هەڵەبجا هەن. دیارە لە پارێزگای هەڵەبجا لە ماوەی ساڵانی ڕابردوودا بۆهۆی و دۆخە قەیراناویی کە لە هەرێمی کوردستاندا دروست بوو و هەڵەبجەش هەموو ئەو پرۆژانەی کە لە شارەکە هەبوون ڕاوەستا بوون کە مەژوای کردووە پارێزگایە لەگەڵ بوونی بە پارێزگابوونیدا هەنگاوێکی گەورە نەبڕێت لە پێشخستنی پرۆژە خزمەتگوزارەکان و ژێرخانی ئابووریدا. بۆیە پارێزگاری هەڵەبجە ئەوەی وتووە بە وەفدەکە کە ئەمان وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە هەموو پشتیوانیەک لە سیستەمی لامەرکەزی دەکەن و بە گرنگی دەزانن بۆەوەی کە لە هەرێمی کوردستان و تایبەتریش لە هەڵەبجە جێبەجێ بکرێت. وەفدەکەی پارێزگای سلێمانی ڕایانگەیاند کە ئەوان بیرروبۆچوونەکانی ئیدارەی پارێزگاوە ئیدارەی پارێزگای هەڵەبجە لەگەڵ پارێزگا سربەخۆکان کە لە ڕابردوودا سەردانیان کردوون خۆیان دەکەنەوە. دواتر ئاماژیان بۆ کردگەر پێویست بکەم فاتحەی با بڵێن ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و دۆکیش دەکەن لەسەر گەڵاڵەکردنی و پرۆژەی کە ئامادەیان کردووە و دواتریش دیارە ئەم پرۆژەی ئاراستەی ئەنجومەنی وەزیران دەکرێتەوە لەوێش لەلایەن حکوومەتەوە گفتوگۆی لەسەر دەکرێت. هەر تایبەت بە لامەرکەزیە سیستەمی لامەرکەزیە دوێنێ لە هەڵەبجە وەفدێکی یەکێتی نیشتمانی کوردستان سەردانی وڵەخانی کرد لەگەڵ محەممەدی حاجی مەحموود سکرتێری حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان کۆبووەتەوە. وەفدەکەی یەکێتی ئاماژی بەوە کردووە کە لە دوای کۆنگرەی چواری یەکێتی پێی باشە هەموو ئەو پەیوەندیانی کە لەگەڵ لایەنە سیاسیەکاندا هەیەی پەیوەندیەکانی باش بکاتەوە پەیوەندیەکان باڕاستەیەک بێت کە لە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بێت و دۆخی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستان و گورژیەکانی ئەم دوایی یەکێتی لەگەڵ حیزبی سۆسیالیستدا باس کردووە و ئاماژیان بە سیستەمێکی لامەرکەزی دارایی ئابووری کردووە کارگەڕی کردووە لە هەرێمی کوردستاندا و ئەوانی پشتیوانیان لێ کردووەوە. دیارە یەکێتی هەردوێنێ لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان و نەوەی نوێژ لەسەر ئەو پرسانە کۆبووەتەوە و سەردان و دانوستانەکانی یەکێتی بڕیارە بەردەوامیان هەبێت بۆ لای حیزب و لایەنە سیاسیەکان لەگەڵ سەرجەم هێز و لایەنە سیاسیەکاندا بنیشێت. ئەمانش هەمویان بەشێکیان پێوەستن بە ڕێخستنەوەی پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان و بەشێکی دیکەشیان پێوەستن بە سیستەمی لامەرکەزی و پشتیوانی حیزب و لایەنە سیاسیەکان بۆ سیستەمەکە کە خەڵکی هەرێمی کوردستانیش و ئاواتیان لەسەرەوە بنیاد ناوەکە ئەم سیستەمە ڕۆژێک لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێت. ئەمڕۆ سیانزەی 5 2020 کە ئەو کاتە لەسەر لەگەڵ تێپەڕبوونی 33 ساڵ بەسەر ڕاپەڕینێکی جەماوەری خەڵکی هەڵەبجە و شارەزور و هەوراماندا دژ بە حکوومەتی بەعسی ڕووخاو. دیارە پێشتر پێش باڵنس لە ساڵی 1970 داوە پێشتریش لێرە چەند هێزێکی سیاسی هەبوون کە پێشمەرگەیان هەبووە لێرە ڕوبەڕووی حیزبی بەعس بوونەتەوە لە ڕێگەی ئامادەکاریەکانەوە شانە نهێنیەکانەوە ئامادەکاری کرابوو بۆەوەی کە با بڵێن ڕوبەڕووی ڕژێمی بەعس ببنەوە. دیارە ئەمە لە چوارچێوەی شەڕی عێراق ئێراندا بوو بۆ پێی کە ناوچەکە ناوچەیەکی جەنگ بووە گوندە سنووریەکان هێزی پێشمەرگەی کوردستان لەم ناوچەیەدا هەبوون کە چەند حیزبێکی دیاریکراو بوون کە ڕۆژانە چالاکی تایبەتیان هەبوو. هاوکات لەگەڵ شەڕی عێراق ئێراندا گورزی کوشندەی هێزەکانی پێشمەرگە لە حکوومەتی بەعس شەوانە و ڕۆژانە کە بوو بووە جێگەی تێڕامان و کلێنێکی گەورەی لە کارەکانی ڕژێمی بەعسدا دروست کرد بوو. بۆیە ڕژێمی بەعس بیری لە سیاسەتی ڕاگواستنی گوندەکان کردەوە بۆ ئەوەی کە گوندەکان نەبنە لانکی پێشمەرگە و بتوانێت لەو ڕێگەوە هەوڵی ئەوە بدات ناوچە سنووریەکان کۆنتترۆل بکە. بۆیە سەرەتا ڕژێم دەستی بە گواستنەوەی ناوچە سنووریەکان کرد و گوندانەی کە دەکەونە سنووری نێوان ئێران و هەرێمی کوردستانەوە بە تایبەتر کە هەڵەبجە ناوچەیەک بوو ناوچەیەکی سنووری بووە ڕوبەرێکی فراوانی لەگەڵ ئێراندا هەبوو. دواتر ڕژێم بیری تەنیا بەوە نەوەستا ئەو گوندانشی کە لە نزیکی با بڵێن سنتەری شاریش بوون دەستی کرد بە ڕاگواستنی ئەمانە. بۆیە خەڵکی پارێزگای هەڵەبجە دەستیان بەوە کرد دژی ئەو سیاسەتە ڕابگوازنەوە و لەگەڵ قەزای سەی سادەقاوە هەوراماندا هەموو جۆرێک لە کۆدەنگی دروست بوو بۆەوەی کە لە سیانزەی 5 ساڵی 1970 بەرەو ڕووی ڕژێمە دیکتاتۆرەکەی بەعسدا بچنەوە. بۆیە لە بڵندگۆی مزگەوتەکانەوە سەرەتا دەست پێکرا و لە ناو هەڵەبجە لە گەڕەکی کانیەشخانەوە خۆپشاندەران بەرەو
ناوبازاری هەڵەبجە هاتن و لە قەزای سێ سادق لە گەڕەکی حەسارەوە و لە هەورامانیش لە ناوجێجیاکانەوە خەڵک کۆبوونەوە لەو ساتەدا کە خەڵک ڕاپەڕین پێشمەرگا ئامادەکاری کردو بە تایبەتر ڕێکخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تێکەڵ بە خەڵک بوون ئەم جۆرە با بڵێن کۆدەنگیە کە دروست بوو هەوڵی ئەوە دراکە پەلاماری بارەگاکانی حیزبی بەعسی ڕووخاو بدرێەوە حیزبی بەعز لە شارەکەەوە دەرنێن بەڵام بەداخەوە حیزبی بەعسی ڕووخاو وەک هەموو کارەکانی ڕابردووی دەستی لە هیچ شتێک نەپاراست و قەتڵ عامێکی دیکەی لە شارەکەدا دروستکە چەندین هاوڵاتی بریندار بوون و کارەساتێکی گەورە بوو بە نسبەت هەڵەبجەیەکانەوە بۆیە ئەمڕۆ لە کاتژمێردەدا و لە مۆنومنتی هەڵەبجە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری شەیدان و فارکراوەکانی هەڵەبجە مەراسیمێک ساز دەکات دیارە مەراسیمەکە مەراسیمێکی چکۆلانە دەبێت بەو پێی بەشێک لە بابلن بەرپرسان تێدا ئامادە دەبن بۆی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا و بڕیارە لەوێ بەیاننامەی وەزارەتی شەیدان لەم ڕۆژەدا بخوێنرێتەوە. ئەمە ئەو زانیاریانن کە لە هەڵەبجان ماڵ لە ناحەی خورماڵ کە لە هەورامانە لەوێ شوێنێک هەیە بۆ یادکردنەوەی قوربانیان یاخود شەهیدەکان و ڕازیندە بە چاڵەکانی ڕاپەڕینی ساڵی 1970 لەوێ لە خورماڵ هیچ شتێک یادەکرێتەوە ئەمڕۆ؟ بێگومان لەوێ مۆنومنتی تایبەت بە شەهیدان هەیە و لەلایەن وەزارەتی شەهیدانەوە مۆنومنتە دروستکراوە بەگوی ئاماژەم پێکرد بۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم کار و چالاکیەکانی بۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕاگرتووە ئەمڕۆ تەنها لە هەڵەبجە و لە بەردەم مۆنومنتی شەهیدانی هەڵەبجەدا لەلایەن بەڕێوەبەراتی گشتی شەیدان و فارکراوەکانی هەڵەبجە بەیاننامەی وەزارەتی شەیدان دەخوێنێتەوە و لە هیچ شوێنێکی دیکەی پارێزگای هەڵەبجە مەراسیمی تایبەت بە 13 ساڵی 1970 ئەنجام ناکرێت. فەرحان حەمەخان زۆر سپاس کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت. دەچینە لای تەوەری دومین بەرنامەکەمان لە تەوەری دومین بەرنامەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر ساعەتەکانی پێدای کارەبای نیشتیمانی ئێستا لەم کاتانەدا کارەبای نیشتیمانی بێعیبە و زۆر باشە و هیچ گرفتێکمان نیە لەگەڵیا هەندێک ساعەتی کەم کارەبا دەبڕێت بەڵام لەو کاتەیە کە ئێستا دەست دەکەین بە وەرزی هاوین وردە وردە پلەی گەرما بەرز دەبێتەوە گرفتەکە لەو کاتەوە دەست پێ دەکات. حکوومەتی هەرێمی کوردستان چ پلانێکیان هەیە بۆ ئەمساڵ بۆ ئەوەی کە کارەبای نیشتیمانی زیاتر بدەن و هیچ بابەتێکی نوێ هیچ دروستکردنی هیچ وێزگەیەکی نوێ لە بەرنامەدا هەیە و هەریەکە لە بەنداوەکانی دوکان و دەربەنی خانم ساڵتوانەی پێدانی چەند کارەبای نیشتیمانیان دەبێت و لەگەڵ ئەو بابەتانش گفتوگۆیەک دەکەین لەسەر ساعتەکانی پێدانی کارەبا لە مۆلی داهلیەکان زۆر جار گلەی لە نرخەکان دەکرێت نرخی مۆلی داهلیەکان نرخێکی زۆرن بە تایبەتی لەم کاتانەی کە ئێستا قەیرانی داراییە و موچە زۆر دوا دەکەوێت چ کارێک کراوە بۆ ئەوەی هاوکاری و مۆلی داهلیانە بکرێت بۆ ئەوەی بارگرانیکی گەورە لەسەر شانی هاوڵاتیان دەبێت بۆ مەستە میوانداری بەڕێز هیوا عەبدوڵڵامان کردووە کە بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای سلێمانیە کاکیوە ڕۆژ باش بەخێر بێت بۆ وەرزی هاوین وەرزی گەرمای ئەمساڵ چ پلانێکتان هەیە پلانێکی دیاری کراوتان هەیە یان بە پێی خواستی خەڵکە بێت لە ڕۆژانەتوان چەند ساعت کارەبا بدەن بە هاوڵاتیان؟ بەڵێ ئێمە ساڵانە لەم وەرزەیە کە ئێستا بەهارە و تقریبەن پلەکانی گەرما مامناوەندە بەپێ ئەو بڕە کارەبایی کە تەولید دەکرێت بکە ئەدرێ بەحسەی بۆ سلێمانی و بۆ هەموو هەرێمی کوردستان ئێستا تقریبەن 21 ساعت کارەبای نیشتیمانی ئەدەین بە هاوڵاتیان بەڵام خۆ دەزانی ئێستا خواست کەمترە لەگەڵ بەرزبوونەوەی خواستی کارەبایە ساعتەکانی پێدانی کارەبا کەمەکات وەکو ئەرزانی ئێمە بڵێن توانای بەرهەمێنانی وزەی کارەبا لە محەتەکانمانە لە ئێستادا لە 2500 مێگاواتایە ئەمە واکە کە بڵێن بە زیادبوونی پلەی گەرما وا بکە خواستی کارەبا زیاد دەکات و ساعتەکان بەرەو کەمترە ڕات لە وەرزی هاوی ناخواست دەگاتە چ نۆزام نزیکە بێتەوە لە 4000 بەڵێ نزیکە بێتەوە لە 4500 مێگاوات خواستی کارەبا ینی ئێستا توانای بەرهەمهێنانی هەرێمی کوردستان 2500 مێگاوایتە
بەڵێ ئێستا یعنی کە گەشتە وەرزی هاوین بوو بە 4500 هەندێک جاریش نازانم هەندێک داتان 20 ئێوە لەوانەیە شارەزای زیاتر دەڵێن دەگاتە نزیکەی 5000 یعنی ئەگەر وابێت لەوانەیە کاتەکانی پێدانی کارەبا زۆر کەم بێتەوە. بڵێ لە وەرزی زستانە ئێمە پیکلۆدمان هەیە کە ئەگاتە 5000 مێگاوت. بەڵام لە هاوینە کە بڵێن پیکمان نزمترە. وەرزی گەرما تەسیری نابێت کاریگەری نابێت لە سەروەی بەرەمهێنانە کە کەمتر بێتەوە لە وەرزی هاویندا بتەکیید لە دوو لاوە تەسیری بێت لایەکەوە چستی وێزگەکان لەبەرەوەی زۆربەی وێزگەکانی یەکەکانی ئێمە زۆربیان حرارین بڵێن گاز تۆرباینن ئەوانە چستەکانیان لە وەختی گەرمای زۆرە کەمترەکاتەوە هەر عینەن وحدە بە هەمان تاقە بە هەمان بڵێن بڕی گاز تاقی کەم دابەزێ بڵێن تاقی تەولیدی دابەزێ هەمیش خواستی زیادەکە. بۆ ئەم ساڵ ینی لە چاو ساڵی ڕابردوو هیچ وێزگەیەکی بەرهمێنانی دیکەی کارەبا دەکرێتەوە هیچ وێزگەیەکەیە پێشووتر کاری نەکرد بێ ئەم ساڵ بەنیازن بخرێتە کار. وەک ئاگاداری ئەم ساڵ تۆزی ساڵێکی تایبەت بوو تەسەوەرەکەم لە هەر لەسەر مستەوای سەدەی 26 ساڵێکی زۆر تایبەت بوو لەبەرەوەی قەیرانی کۆرۆنا هەموو ژیانی وەستان لەبەرەوە ئەگەر پلانەکانیش هەبوو بێ تقریبەن ڕاگررتنیەکی پلانەکانی بەتایب وەکو شتە گشتێکە وەکو بڵێن من بەڕای من وەکو ئەزمەیەکی عالەمیش هەیە و ئەزمەیەکی ناوخۆیش ئێمە بۆ ئێمە یعنی هیچ وێزگەیەکی دیکەی نوێ نییە بۆ ئەم ساڵ ئەوەی هەندەی تۆ زانیاری تەبێت تەسەوڕ ناکەم هیچ وێزگەیەش بەڵام بێگومان خواستیش لە پار زیاترە یعنی ئەگەر بۆ قسانەی تۆ بێت ئەم ساڵ کارەبا کەمتر دەدرێت لە وەرزی هاوینە بە خەڵک حەزەکەم پێش حەدەسەکە نەکەوین ئەوە لەوانەیە هەنێک شت هەیە بڵێن ئەچێتە ناو معادلەکانەوە بڵێن هەنێشت هەیە چێتە ناو معادلەکانەوە وەکو چەند وێزگەیەکی دیکە بوون پێشووتر لە ڕابردووە کە قسە لەسەر ئەوە کران نەتوانراوە سوتەمەنیان بۆ دابین بکرێ بە پێی پێویست ئەی پلان هەیە کە ئەم ساڵ سوتەمەنی بۆوانە دابین بکرێت بۆ ئەوی کە بتوان کارەبا ساعتەکانی پێدانی کارەبا زیاتر بکرێت بەڵێ بەتەکید ئێمە توانای بڵێن تەولیدی کارەبامان لە نزیکی 5 بۆ 6,000 مێگاوات هەیە بەڵام ئەوەیە مەسلەی سوتەمەنی بڵێ دابین نەکردنی سوتەمەنی هەندێک ئاگادار بن ئێوە ئەو گرفتەش چارەسەر نەکراوە تا ئێستا تا چارەسەر نەکراوە ئەوە حکوومەت بڵێن وەزارەتی کارەبا بەرنامەی هەیە کە خۆتزانی کارەبا بەس تەنها تەولید نییە تەوزیعی شەود بڵێن گواستنەوەی وزەی کارەباشە بەرنامەی ئەوەی هەیە کە لە دابەشکردنە وا بکەین کە ئێمە چکە تۆ بێ هەم تەولید زیادکەی هەم بڵێن سەرف کەمکەیتەوە بەسم ئەو بوو ئەگەر ئێوە ینی پلان وت خۆت وتت یعنی هیچ وێزگەیەکی نوێ نییە بەڵام ئەگەر سوتەمەنی دابین بکرێت بۆ هەموو وێزگەکان دەتوانن 24 ساعت کارەبا بن بە هاوڵاتیان تۆ دەڵێ توانای بەرەمێنانمان 5,000 بۆ 6,000 من مەسەلەی 24 ساعت ئەوە شتێکە لەوانەیە مۆبایلەکە بێگەر قسەی تێ بکەین بەڵام توانای بەرهەمهێنان بەڵێ زۆرە لە نزیکەی 5 بۆ 6,000 مێگاوات هەیە بەڵام تۆ خۆت تو خواست دەکاتە 4500 لە وەرزی هاویندا لە وەرزی هاوینە خواست دەکاتە 4500 ئەگەر تو سوتەمەنی تاو دابین بکرێت لە سەر و خواستی خۆمانێمە کارەبامان هەیە بەڵێ گە سوتەمەنی تەواو دابین کرد بەڵام بەم وەز اقتصادی ئێستا و بەم ئەزمە عالەمیە ئێمە لە پار نەتوانراوە بکرێ باوەڕ ناکەم ئەم ساڵ ئەین بەڵام پرۆژەی پێوەری زیرەک ئێستا وەزارەتی کارەبا بەتەمایە جێبەجێکەوە هەروەها خۆناغێکدان پێوەری زیرەک کۆزام لە بەکرەجۆ دانرا لە شاری پێوەری زیرەک ئێستا لە ناو شارە نزیکەی لە 100 بۆ 35 لە سنتەری شارە دانراوە بەڵام خۆ دەزانی ئەم مەسەلەی کۆرۆنا وەستانی ئێستا بەتەمایە بکەوێتە گەڕ و بزانین نەتیجەکانی پێوەری زیرەک چاوەڕێکین لەو شوێنانەی کە پێوەری زیرەکاتان جێبەجێ کردو و داتان ناوە هیچ بابەت گۆڕاوە لەسەر لۆدی ئەو شوێنانە نەجارە پێوەری زیرەک بەستەنها وەکو پێوەردانراوە دوایی وەکو کاری پێ نەکراوە کە تەواو بوو وەکو سۆفتوێر کاری پێکرێ وەختە نەتایجەکانی دەرەکەوێ ینی بڕیارەکەی تەواو بێن بابەتە ئەگەر بۆ بڵێن بۆ پلانەی پێش کۆرۆنا بێ
تەسەورەکەم 2 بۆ 3 مانگی کە لە سلێمانیا لە سنتەرا تەواویان کردە. ینی ئەوە یەکلا بۆ تۆ ئێستا پێوەری زیرەک بۆ هەموو شوێنێکدا ئەندرێت لە ناو سنتەری شاری سلێمانیا؟ بەڵێ بەتەکید ئەوە لە ساسی جێبەجێ کراوە. قەزا و ناحیەکان ئەوان پاش ئەوەش ئەوە ئیتر بە پلان بە بڵێن پلە بە پلە ئەچێتە هەموو قەزا و ناحیەکانەوە. ئەو شوێنانەی کە 16 ئەمپێر سیستەمی 16 ئەمپێریان هەیە ئەوانش پێوەری زیرەکیان بۆ دادرێت یان نەخێر؟ بەڵێ هەمووی پێوەری زیرەکی بۆ دانرێت، تر پێوەری زیرەک ئەبێ بە بەدیلی هەموو سیستمەکان 16 ئەمپێریەکە نامێنێ ئەبێ بە پێوەری هەمووی بڵێ هەمووی ئەبێ بە پێوەری زیرەکە. ئەوە خۆتان ینی پێشبینی ئەکەن ئەم پێوەری زیرەکە گۆڕانکاری بکات، گۆڕانکاری گەورە ڕوئایات لە مەسەلەی پێدانی کارەبای نیشتیمانی؟ بەڵێ بە پێ ئەو پلانەی وەزارەتی کارەبا دایناوە بە پێ و پێوەری زیرەک یەکسەر هەر لە خۆیەوە نەکراوە، دراسەیەکی زۆری بۆ کراوە کەوا توانێت زۆربەی زیادە ڕێوەکان چارەسەر بکات و هەروەها کەمکردنی خواستی کارەبا بە شێوەیە کەم کاتەوە کە خەڵکیش بە پێ ئەوەی بتوانێت پێویستی بێ کارەبا سەر بکات. حسەکەم کاکی باوردەکاری ئەو پێوەری زیرەکە بێ ینی بۆ ئەوەی چی ئەگۆڕێت لە بابەتەکە گەر پێوەری زیرەک دامێنرێ؟ پێوەری زیرەک بڵێن پێوەرێکی حساسە، ئەو بڵێن ئەو بڕەکارەبایی کە دێتە هەر شوێنێکەوە بە ڕقم مقارنەیەکە لەگەڵ ئەو واردی کە لەو ئێستا ئێمە کارەبایەکی زۆرمان بە هەدەرە ڕوا، ئەو بە هەدەردانە ئەهێنێ بۆ نزیکترین کەمترین ئاست. لەبەر ئەوە پێوەری زیرەک یەکێکە لە پرۆژەکان کە ئێمە ئومێدمان لەسەرێتی. باش بابەتێکی دیکە کە ئێستا زۆر باسەکرێ و شێتی نیشتیمانی کوردستان پرۆژەیەکە بۆ خۆی کا پێشکەشی کردو و سەردانی ئەو لایەنەکانیشی کردووە. قسەی زۆر لەسەر بابەتی لامەرکەزیەت دەکرێت. لە ڕابردووشا قسەی زۆر لەسەر ئەو بابەتە دەکرا کە هەندێک شوێن مەغدورن لە پێدانی کارەبای نیشتیمانی. ئەکێک لەو شوێنانە پارێزگای سلێمانی بوو کە بە کەمی کارەبایان پێدرێت لە چاو شوێنەکانی دیکە و شارەکانی دیکە. بڕی بەرەمهێنانی کارەبا لە سنووری پارێزگای سلێمانی چەندە؟ لە بڕی خۆی زیاتر کارەبا بەرهەم دەێنێ پارێزگای سلێمانی و ئەو بابەتە ڕاستە کە بۆ نمونە هەندێک شوێن هەیە مەغدورن لە پێدانی کارەبای نیشتیمانی؟ وەکەزانی کارەبا ئێمە پێڵن کارەبای نیشتیمانی کەواتە تەولیدی کارەبا لە هەموو مەحەتەکانی سلێمانی و هەولێری دووهۆک ئەچێتە تۆڕێکەوە پێڵن تۆڕی نیشتیمانی. دوایی لە ئێمە مدیریەتێکی عاممان هەیە پێڵن مدیریەتی عامەی کۆنتترۆل و دابشکردن. لەو لە ڕێگەی ئەو مدیریەتی عامەوە لە ڕێگەی کۆنتترۆلی شارەکانەوە دابشکرێتەوە بەسەر شارەکانە. جا دوو فاکتەر هەیە، یەکیان بڵێن پیکلۆدی پارێزگاکان لە هاوین و زستانە. اینجا دوایەوە مجموعەیەک بڵێن داتای تر کە لە پارێزگاکانەوە ئەڕوا بە پێ ئەوە بە معادلەیەک دابەشەکرێت لە بە پێی ژمارەی دانیشتوانە بە پێی ژمارەی بڵێن هاوبەشەکان و هەروەها بە پێی خواستیش. ینی دو سێ فاکتەری تیا هەر فاکتەرێک نییە. ڕاستە ئێمە زۆر جار گلەیمان کردووە کە بڵێن سلێمانی ئێستا ئێمە لە سا 28.5 کۆی گشتی بڵێن کارەبامان لە هەرێمی کوردستان بەرەکەوێ، بەڵام ئەوە لە ساچەنی بەرهەمەهێنرێت ئەی لێرە لە سلێمانی لە ساچەنی بەرهەمێنرێت بڵێن محەتەکانی هین چەمچەماڵ تقریبان 1000 مێگاواتە لێرە لەسەر 1000 مێگاوات دەربەندی خان لێرە لەسەر 1000 مێگاواتەوە بەرهەمێنرێت. بەڵام وەکو وەزانی ئەوە شتێکی نیشتیمانیە لەوەی کەوا شتێکی لۆکاڵی بێ. بەڵام من پێم خۆشانی بابەتەکە بۆ نمونە هەر خەڵک حەزی لەو داتا زانیاریانە هەیە ئێستا بەتایبەتی خەڵکی پارێزگای سلێمانی، ینی 1000 بەستە نا ئەوەی چەمچەماڵ بەرهەمی دێنێ وانە؟ بەڵێ. ئەی لە دوکان و دەربەنی خان چەند بەرهەم دێنێ؟ بەڵێ ئەوەش بە ڕێژەیەک بەرهەمێنرێت ئەگۆڕێت لە بەرەوەی وحدەکان لە وەرزێکەوە بۆ وەرزێکیکە ئیشان پێکرێت. یعنی ئەتوانی بڵێن لە سا 50 کارەبایی نیشتیمانی لە سلێمانی بەرهەمە هێنرێت؟ نا لە سا 50 ناکەمتر. بەڵام ئەوە بەڕای من ئەوە گرفتێک نییە کە لە سلێمانی بێت. تۆ لە سا 28 کارەبات پێدەدرێتەوە و لە سا 50 بەرهەمەهێنی؟ ئاخر ئەگەر کاگرەبێن ئەگەرەوە حساب کە دوای ئێستا شتی لۆکاڵی نزیکتریشەوە بۆ نمونە زۆربەی کارەبا لە چەمچەماڵ بەرهەمێنرێ بەڵام لە شوێنەکانی کەی نەکرێت. ئەوە
پێوەرێکی بڵێن تقریبن بچووکردنەوەی شتەکانە. بەڵام خۆ کەسێکی بۆ نمونە پارێزگای سلێمانی بەسە بە دیوێکی کە حەقی خۆیەتی داوای بکات بۆ نمونە بڵێ بن کارەبام ئەوەندە بەرەم دێنێ بۆ نمونە لە چەمچەماڵ دەڵێ من وێزگەیەکم لە تەنیشتایە و ئەو هەموو هەموو گرفتم بۆ بۆ کارەبام باش نەبێت. ئێمە تاکی دەکەینەوە لە بڵێن دابشکردنی بە شێوەیەکی عادلانە، بەڵام ئەوەش لیژنەیەکی ینی دابشکردنەکانی پێشوو لیژنەیەکی فەنی لە هەر پارێزگەکانی بڵێن سلێمانی هەولێر دهۆک لەگەڵ وەزارەتی کارەبایە چەند تێستێکیان کرد لە هەر سێ محافەزەکە و لەوێ ئەو لیژنەیە قەراری داوە. ئێستا ئێمە داوامان کردوێتەوە هەر خۆشی وەزارەتی کارەبا بەرنامەیەتی کە ئەو لیژنەیە ئەپدەیت کاتەوە بۆی بزانین بۆی ئەگەر بڵێن نادات پەروەرێک هەبێ ئەپدەیت کرێتەوە چارەسەرکرێت. من قسەم لەسەر و نادات پەروەرانی ببوورە خۆم بەسمان ئەوە نییە ئێمە هەولێریش بێ دوهۆکیش بێ ئاکرێ بێ هەر شوێنێک بێ ئێمە هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستانەوە هەر هاوڵاتی خۆمان و لاوانەی خزم و کە سوکاری من و تۆش و ناسراوی من و تۆش لەوێ دانیش بێ. بەڵام بابەتەکە لەسەر ئەوەیە بۆ نمونە هەندێک شوێن لە هەموو جیهانی شاوایە، ینی بۆ نمونە ئەگەر تۆ مەرزێک لە شوێنێکە هەبێت خەڵکی شوێنەکە لەبەرەوەی کە ئەلۆدێکی و مەرزە لە شوێنایەتی با هەڵگەرەچێ بۆ شوێنەیە داوای هەلی کار زیاتر بۆ خەڵکاکەن. بۆ نورە چەمچەماڵی شاکە تۆ وێزگەیەکی گەورەی و بەرهێنانت هەبێت و ئەو وەکو پێم وتی ئەو دوو کەڵە ڕەشە بچێ بە خەڵکی چەمچەماڵە و ئەمانە خەڵکی چەمچەماڵیش حەقی خۆیەتی داوای مافی خۆی بکا بڵێ من کارەبان بۆ نمونە لە شوێنێکی دیکە بێت زیاتر بێ. ئەگەر ئەوەش نەبێ دادپەروەریەک هەبێت لە دابشکردنی ئەو کارەبایە. ئێوە هەستەکەن ئەو دادپەروەریە هەیە؟ ئێمە ئەوە ئەگەر لەسەر مستەوای بڵێن بڕەوەراتی گشتی کارەبای سلێمانی هەنێک خصوصیاتمان لە تەوزیع بڵێن جێبەجێ کردووە. ئێستا تەسەوڕەکەم هەنێک سەعات لە بڵێن لە دوکان یان لە دەربەنیخان یان لە چەمچەماڵ کە ئەو بڵێن وێزگەکانی تایە ئەوان لەوانەیە وەکو جەنابە باسی کرد دووکاڵەکان بەتایبەتی لە چەمچەماڵە هەنێ حساباتی بۆ کراوەلەوە چەند سەعاتێک فەرقی هەبێ لەگەڵ شوێنەکانی ترا. چۆن سەر بابەتێکی دیکە مەسەلەی مۆلیداریەکان بەڵام پێشەوە بچمە سەربیر لەوە نەکراوەتەوە بۆ من ئێستا لە هەندێک سیتیەکان بە وەحدە کارەبا دەفرۆشێت بە وڵاتیان بیبییر لە بابەتێکی لەو شێوەیە نەکراوەتەوە بۆ ئەوەی کە ئێستا لەوانەیە هاوڵاتێک بدوێنی بڵێ بۆ منە من 4 ئەمپێر کارەبام هەبێ لە وەرزی هاوین هەن نزیکەی لەوانەیە 4 ئەمپێرەی 12,000 گاتە 50,000 دینار. و کارەبای نیشتیمانەکەیشی نزیکەی لەوانێ 20,000 30,000 ئەگە زیاتری بۆ نێتەوە ئەمە 70,000-80,000ێکەکە. ئەگەر ئەوە ڕێک بخرێتەوە ینی وەحدەکەی لە جێگەوەی کە سیتیەکە پێ بفرۆشێ و ئەهلی بێت و پارێکی زۆری لەسەر بکەوێ حکوومەت ئەمە بە وەحدە بفرۆشێت بە هاوڵاتیان بە شوێکی گشتی بابەتەکە وا لێ بکە کام قازانجە بۆ حکوومەت خۆی بگەڕێتەوە. بیر لەو شتە نەکراوێتەوە تا ئێستا؟ بەڵێ بەتەکید ئەوە وەزارەتی کارەبا بە باشی بیری لەوە کردێتەوە و ئەوە پرۆژەیەکی زۆر بڵێن ئەساسیە لە پلانی وەزارەتی کارەبایە و یەکەم خطوەشی کە بۆی ناوە مەسەلەی پێوەری زیرەکە. ینی هەر لە پێوەری زیرەکە ئەو یەکانە هەیە بە یەکە کارەبا دەفرۆشێت. ئەو حاڵەتە ئێستا لەم سیستەمەی ئێستا ئێمە یا بەو شێوەیە ناکرێت، بەڵام کاتێکرێت کە ئێمە سیستەمی پێوەری زیرەکمان هەبێت کە پێوەری زیرەک دانراوتەوە بوو ئیتر پێوەری زیرەک سۆفتوێرێکی هینی هەیە نەرمی هەیە فلێکسەبڵە ئەتوانی زۆر شتیتیا زۆر خصوصیات زۆر تایبەتمەندی حتا لەوانەیە ئێستا لە ئەوروپایە ئەگەر بزانی بڵێن نرخی کارەبا لە شەوە لە چەند سەعاتێکا فەرقی هەیە لە وەختانە ینی پێوەری زیرەگوواکە ئێمە بتوانین کە لۆد لەسەر بێتەوە کاتە بابەتەکان شفتی لۆدیش بکەین ینی لۆد ئەگەر پیک لۆد لە کاتێکا بێ کە لەگەڵ سیستەمەکان نەگونجێ بیبێ بۆ کاتیشکە کە لەگەڵ سیستەمەکە بگونجێ. سەبۆن منە شەو لە سلێمانیا شەو تقریبا ئێمە ئەتوانین فول کارەبا بدەین بۆ لەبەرەوەی شەو دوای خەوتن ئێستا ناکە ڕەمەزانە لەبەرەوەی پارشەوە، بەڵام لە کاتەکانی کە خەڵک بە تەواوی ئەخەوێ فول ئەتوانی کارەبا بدەین لەبەرەوەی کەوا بەکارهێنان کەمە، بەڵام ئەو نظامەوە ئەکات کە
تۆ لە کاتێکە هەنێک ئەجیزە بەکاربێنی کە بۆ نمونە کارگە هەرزانە. پیشەسازیەکانی شانی ناتوانن بۆ نمە کارەکانیان بخەنە و کاتانەوە بۆ ئەوەی کە لۆدەکە زۆر نەبێت لەسەر کارەبای نیشتیمانی لەو کاتەی کە خەڵک پێویستی پێ بێ. کارگە پیشەسازەکان بە شێوەیەکی ترە کارگە پیشەسازەکان لەبەرەوەی ئەوان بڵێن شەفتی 24 ساعاتیان هەیە ئەوان ئەکرێت ینی هەر وە خۆی بمێنێتەوە. ناوەسم لۆدەکە ینی لۆدەکە نەخەنەوە کاتی کە خەڵک پێویستی پێێتی ئەوانیش کارەکان لەو کاتەیە بکەن بۆەوەی ئۆڤەرلۆد بێت لە زۆر جار ئێمە لە وەختی کە لۆدی زۆرمان هەبووە کارەکانمان پێوەستاندون هەرچەنەوە زیانیش بە بڵێن ئابووری وڵات نەکۆستاندن بەرمونە بەنوتەوە بەرهێنانی بۆ نونە بەرەمێنانی کارگەیەک لەوانە لە ڕۆژێکە 8 ساعت بێت ئەو 8 ساعتە ئەو کاتە بێت کە لۆدی هاوڵاتیان ئەوە ئەتوانی ئەوە ناڵێن بەپێی بەنامێکی لەو شێوە لە وەختەیە کرێکە لۆد بڵێن شفتی پێ بکرێت لە کاتێکەوە بکرێتە کاتیشکە. باش کاکیوایەک بابەتی دیکە لەسەر بابەتی مۆلیدا ئەهلیەکانە لەم کاتانەیە کە وتر بەرە وەرزی هاوین دەچین و گەرما دەبێت زۆر جا مۆلیدا ئەهلیەکان گلەی ئەوە دەکەن کە دەڵێن کاتەکانی بڕانی کارەبای نیشتیمانی ئێمە نازانین چ کاتێکە ئەبەرەوە گرفتمان بۆ دروستە بێ دەبێ بەردەوام لەوێ بین بە تایبەتی لە شەو بۆ نمونە ساعت 3 بەرە بەیانە بێ 4 بەیانە بێ کارەبا دەبڕێ ئەمانە هەوڵتان ناوە ئەمساڵ بۆ نمونە خشتێکی تایبەتی کارەبا دابنێن یا دیسانەوە ئەویش هەر لۆت تەحەکوم بۆ بابەتاکە. ئێمە خشتەمان هەیە هەر پێشتریش هەمان بۆ خشتەی پێدانی کارەبا هەموو مۆلیدا ئەهلیەکان بە ئۆنلاین بۆیانە چێ بەڵام زۆر جار هەیە گرفتێکە بێ گرفتێک لە وحدەکانە هەبێت لەم هەفتەی پێشوە گرفتێک بوو یەکسەر بەرنامەکەی تێکدا بۆ دەزانی کارەبا خەزم ناکرێت کارەبا لە کە تەولی دەکرێت یەکسەر ئەگوازرێتەوە دابەشەکرێ هەنی شتێک نییە بەناوی خەزن لە کارەبای لەبەرەوە لە کاتێکە خەلەلێک دروستە بێت کە خەلەلێک دروستە بێ ئەوسا بەرنامەی مۆریدەکان تێگەچێ تەنها ئەویش ئێمە تەنسیقی تەواومان هەیە لەگەڵیانە بە تایبەتی ئەوەی جناب باسێکی کە شەوان بێدرەنگ بێ ئێمە هەنێک کاتمان بۆ هین نەکردن بێجگەل لەوەی ڕەمەزان ئێستا بەبوونەی مای ڕەمەزانی پیرۆزەوە بڵێن هەموو کاتەکان مشەغڵی مۆلیدەکان لەوێن لەبەرەوەی کە کارەبا دایمی بێ بۆ هاوڵاتیان بەڵام لە کاتەکان ئێستا شتێکی دیاریکراوتان هەیە ئەو 21 ساعتە چ کاتێکە یەن و 3 ساعت چ کاتێک کارەبا بڕێ بەڵێ بەتەکیت باش ئێستا نرخی نەوت داوەزیوە یان یەکێک لە نرخی بەرزین نرخی ئەمپێری مۆلیدا ئەهلیەکان ئەوەیە دەڵێن حکوومەت دەعممان ناکات بە پێدانی گاز بەرنامێکی لەو شێوەیە نییە کە پشتیوانی مۆلیدا ئەهلیەکان بکەن بۆی ئەم بارگرانیە لەسەر وڵاتیان کەم بێتەوە بە تایبەتی لەم کاتی کە موچە بەو شێوەیە دوا دەکەوێت. وەڵاو کە زانێ ئێستا حکوومەت بارگرانەیەکی زۆری هەیە ئێستا حکوومەت بڵێن توانای پێدانی موچەی کارمەندانی نییە و بڵێن ئەوە خەریکە ئەبێ بە 2 مانگ اینجا لەبەرەوە تەسەوەر ناکەم بتوانێ گاز بۆ مۆلیدا ئەهلیەکان باش ئەو گازانەی کە ئێستا نەوتت کەت لای خۆ نەوتی خاو دەردەهێنرێت ئەمە هەندێکیان پاڵاوگەمان هەیە ینی لە پاڵاوگەکانی خۆمان لە پاڵێورێت ئێستش بە تایبەتی لەم کاتەیە کە نەوت کەم بۆ تۆی وزارەتی کارەبا پێشنیارێکی لەو شێوەتان نییە بۆ حکوومەت کە لە پاڵاوگەکانی خۆمان ئەو گازە جیا بکرێتەوە بدرێت بە مۆلیدا ئەهلیەکان بە دیوێکی گای ئەمە سوودێک بۆ خۆتان وەرەگرێت لە جێگەوەی کە تۆچی هەزان فرۆشی بکەی لە بازاڕەکانی دەرەوە. وەڵای مە وەزارەتی کارەبا پێش ئەم کابینەی پێشوە کە گاشتی هەورامی خۆی وەزیری کارەباش بوو وەزیری سەرچاوە سامانە سروشتەکانیش بوو تەسەورەکەم اقتراحێکی واوێ بەس ئەوە اختصاصی من نیە نازەم ئالێتەکە چۆنە بۆ ئەو ئیشە پێشنیاری لەو شێوەتان کردووە مەستم ئەوەیە یعنی مە یەکێک لە بابەتەکان نییە بە تایبەتی ئێستا لەم کاتێک کە نرخی نەوت هێندەداوەزیوە ئێستا هەوڵ بۆ ئەوە درێکە وحدەکان بە تایبەتی بڵێن وحدەکانی تەولیدی خۆشمان بە گاز بێ نەک بڵێن بە گازی سروشتی بێ نەک بە گاز ئۆیل بێکە بڵێن باش کاکی یەک بابەتی دیکە کە زۆر باسە دەکرێت لەسەر نرخی ئەمپێری مۆلیدا ئەهلیەکانە زۆر گلەی دەکرێت بە تایبەتی لە سیتیەکان من خۆم چەند جارێک بە دۆداچوون لەسەر و بابەتە کردووە زۆر لایەن خۆیان ناکەن بە خاوەنی نرخی ئەمپێری سیتیەکان
دەڵێن ئێوەکو حکومت دیاریتان کردووە وحدەیەک هێندە پارە بێ بەڵام سیتیەکان پابەت نابن دەڵێ نازانم ئێمە هەندێک بابەتی دیکەمانەیە پێشووتر وا ڕێکەوتوین کەوانە بێ ئەمانە بێ تاوکو ئێستا لە مۆرزانە شاکە لە مۆرزەی کە خۆت دەڵێ 21 ساعت ئێمە کارەبا دەدرێت تاوکو ئێستا پارەی ئەوانەی کە لەلام سیتیەکان وەرەگرێ پارەیەکی زۆر زۆرە ئەوە ئێمە لیژنەیەک هەیە ئەو ئیشە ڕێخال لە قایمقامەتی سلێمانی لەگەڵ ئاسایشی ئابووری و لیژنەکانی قایمقامێت لەگەڵ بەڕێوایەتی گشتی کارەبا ئەوان ئیشیان ئەوەیە و ئیشیان تیا کردووە دوو جۆر ئین هەیە ئێستا لە مۆلیدەکانی گەڕەکەکانە خەڵک ئەڵێ ئێمە بە ئەمپێر کارەبا وەرەگرین لەبەرەوە زۆر جار هەیە مانگێک لە ماڵ نییە بۆ نمونە من خۆم مانگێک لە ماڵ لە ناو شار نەبووم لە دەرەوەی شار بووم بەڵام ئەمپێرەکەم داوە بەڵام ئەگەر بە وحدە بووایە وحدەکان ناڕۆی لەبەرەوەی کە من کارەبام سەرف نەکردووە لە ستیەکانە بە وحدەیە خەڵک بە شێوەیەکی بەڵام وحدەکە ئەو پارەیە زۆر زیاتر وەرەگرن لەوەی کە ئێوە دیاریتان کردووە بەڵێ چەند ئەوەی من ئاگادار بم چەند بڵێن ستیەک بەو شێوەیە هەتا ئێستاش هەر لە دووسێ لیژنەی بۆ ژیراوە ئێستا نەکەوتونەتە نەتیجە من ساڵی پار یعنی لە وەرزی هاوینی ساڵی پار بوو بە دۆداچوونم بۆ ئەو بابەتەکە کرد چونکە گوتیان داواکاری گشتیش هاتوۆتە سەرخەت پارێزگاریش هاتوۆتە سەرخەت ینی تا ئێستا و بابەتە هەر چارەسەر نەکرا ئێستا ینی هەر سیتیەک لە وحدەیەکە وا بزانم من هەر لە وحدەیەک 30 دینار زیاتر وەرەگرن مۆلیدەی ناو سیتیەکان بۆ ئەوەی کە نییە و چەند ستیەکە باشە یعنی لەو کاتەوە تا ئێستا ئەوان 30 دینار بە بەردەوامی لە هەر وحدەیەکانی ماڵێک لەوانەیە لە مانگێکە بگاتە 500 وحدە سەرف بکات 500 دیناری زیاتری لێوەرەگیرێ ئەمە هەر لە یەک ماڵە اینجا بۆ نە سیتی وا هەیە 1000 ماڵی تایە 1000 ئەوەنە وەرئەگرن لە پارەوە تاوەکو ئێستا نەتانتوانی ئەو کێشەیە چارەسەرکەن نەک نەتوانراوە تەوجیه هەیە بۆ کە هەنێک هەر لەسەر مستەوای محافەزە و لەوەیە چێ لەسەر مستەوای بڵێن پارێزەکانی تریشکە نەک هەر کارەبا هەموو خەدەماتەکان ئەوەی جەناب باسەکەی هەر کارەبا باسەکەی بەس شتەکانی بۆ اختصاسەکەی جەنابەت یانی پرسیارم کردو بابەتەکانی دیکە لە سیتیەکانە بەڵێ زۆر هەیە ینی لە مەسەلەی خزمەت گوزاری تەنانە لە کارەباکەش هەر هەندێک سیتی هەیە 5000 دینار کارەبا زیاوەرەگرن یعنی ئێستا من مانگ هەیە بە نمونە بۆ تێهێنمەوە 1 سعات کارەبا نەدراوە لە سیتیەکان هەمووی کارەبای نیشتیوانی بۆ کەچی دوای هاتووە 5000 دینار خزمەت گوزاری کارەبای مۆلیدا ئێتۆ 1 سعات کارەبات نایەوە خزمەت گوزاری کارەبای مۆلیدا چی وەکو بڵێن شتێکی عامە تەزیە ناکرێ هەموو لە هەموو خەدەماتەکانیانە زۆر ستی هەیە من بەبستم کارەباکە ینی بەڕێستان پەیوەندیتان بە کارەباکەوە هەیە پێشتریش قسەم لەگەڵ کردی بەڵێ گوتت ئێمە تەنسیقمان لەگەڵ لیژنەی مۆلیدالیەکان هەیە و ئاگادارین لە بابەتەکە بەڵێ لیژنەیەک هەبوو کە بەڕێز قایمقامی سلێمانی زۆر تاکیدیە کردەوە کە خەدەماتەکان هەمویان لێوەرگیرێتەوە ئەوان ستێکیان دروست کردووە و داوێنە بە خەڵکو و تەواویانی تر پەیوەندی بەڕاستی وەکو مەشروعێکی دائیمی دەستکەوت بەکاری نهێن لەسەر حسابی هاوڵات ئەو بابەتێکە بۆن لە تەندەرینی خزمەت گوزاریەکانیان ئەو قسەی زۆر لەسەرەکرێ ئەوش هەر بابەتێکی زۆرە کارەباشی تایە هەمووی بەیەکەوە هەموو خەدەماتەکان بەیەکەوە ئەبێ لیان وەرگیرێتەوە و بە شێوەی بڵێن ئێعلانی مباشر خەڵک بێت مناقسەی بۆ بکرێت و وەریگرنەوە ئەبەو شێوەیە یعنی ئەوش کارەباکەتان بەستۆتەوە بۆ بابەتەوە هەمووی پێکەڵە بڵێ پێکەوە ینی هەمووی یەک پاکێجە باش لەسەر من نرخی مۆلیدەی ئەوەی کۆڵانەکانەوەی کە باس دەکرێت هەندێک جار خەڵک گلەیشی لەسەر ئەو نرخانە هەیە دەڵێن نرخەکانیان زۆرن وەکو گوتم ئەوانیش دەڵێن بۆ نمونە ئێمە فەرمانبەرێکمان هەیە 24 ساعت لەوەیە ئەمێنێتەوە گرفتی هەندێک گرفتی چاکسازی و نازانم هەندێک گرفتی بابەتی مۆلی دەکاتەوە بۆ ناگەر ئیشیشی پێنەکەی بۆ کارەبانەی بە خەڵک ئەبێ خۆمان دایبگرسێنین هەڵتان نایەوە ئەم بابەتانە چارەسەر بکەن یان هەندێک مۆلیدە بە تایبەتی لە وەرزی هاوینە دوو مۆلیدەی نییە وەزامێکێک لە یاساکانتانی ئەوەیە کە دوو مۆلیدە لەو شوێنە بێگەر ئەمیان شکا بە تایبەتی لە وەرزی هاوینە ڕاستە خۆ ئەویکیان دابگیرسێنێ ئەگە بە کورتی وەڵامی ئەوانەشم بیتەوە بەڵێ ئەوەی مۆلید ئەهلیەکان بەڕاستی لە سلێمانیا لە ناو سنتەری شارە ئەوەی من ببینم باشترین و جوانترین شەبەکە وەکو تەوزیع لە سلێمانیا لەسەر مستەوای عێراق هەمویان دوو مۆلیدەیان هەیە لە شوێنەکانیان نەکردینەکە تۆ گەر بیرت بێت بڵێن لە 98 بۆ 2000
تۆڕێکی جاڵجاڵۆکەی هەبوو لە هەموو شوێنەکان ئێستا بڕۆ بۆ پارێزگەکانی تری عێراق لە زۆر شوێنی کەش ئاو هەیە لە سلێمانیا ئێمە لە 2000 لە بڵێن بەرنامەی نەوت بەرامبەر بە خۆراکە ئێمە بڕێکی زۆر لە تویسکێبڵمان بۆ هات کە بڵێن بەشی سلێمانی ئێمە خاصمان کرد بە مۆلیدە ئەهلەکان ئێستا مۆلیدە ئەهلەکان هەمویان شەبکەیەکی زۆر باشیان هەیە زیاعاتیان لە کارەبایان نییە بەڵام کۆکردنەوەی داهات بە معادلەیەکە بە هاوچەشەیەکە چەند مهندسێکی ئێمە لەگەڵ ئاسایشی ئابووری لەگەڵ قایمقامێتە جێبەجێیەکەن من ئەمە بۆ جەنابتشی بۆ بینەرانی بەڕێزیش ڕوونەکەمەوە لە سلێمانیا زۆرترین دەستونکردن هەیە لە نرخی مۆلیدە ئەهلەکانە بۆی کەمترین ینی زۆر بەجددی گیراوە ینی ئێمە هەمومان کاک ئاوات کاک شەخساران مدیرعام من هەمومان لەسەر خەتین بۆی کە بڵێن کەمترین استقلال لەو هینا بکرێت بەڵام لە مۆلیدە بەردەوامە بێ بڵێ مۆلیدە ئەهلەکانیش بەڕاستی ئێمە ئەبێ دەستخۆشیان لێ بکەین لەبەر ئەوانیش وەکو بەشێک لە سیستمەکەی ئێمە هاتوونەتە پێشەوە و بڵێن کاریان کردووە بەتەکید لای ئەوانیش هەنێک کەم و کورتی هەیە ئێمە ئیجراعاتمان لەگەڵا کردوون باشە زۆر سپاس بەڕێزی و عەبدوڵڵا بەڕێوەبەری دابشکردنی کارەبای سلێمانی زۆر سپاس بۆم تەوری بەرنامەکە لەگەڵمان زۆر سپاس بۆ بەڕێز وەڵام منەمێ یەک دقە لە کاتێ بگرم زۆر بە کورتی لەبەرەوەی کە وەکو ئەزانن ئەم ماوەیە کەرەنتینە بووە ئێمە لە سنووری بەڕەوایەتی گشتی کارەبای سلێمانی نزیکەی 2000 کەسمان لە کارا بووە وەکو سێکتەرەکانی تری پرسیارەکانمە وەست کاتنەما بوو لەسەرەوەی کا بەردەوام بوو لە من زۆر دەستخۆشی لە هەموو کارمەندانی لە ئەندازیاران و لە هونەریەکان و لە پاسەوانەکان و لە کرێکارەکانەکەم کە بەڕاستی زۆر بە لێبڕاوانە ینی بەبێ لەگەڵ ئەوە شاکە کاریان کردووە لە گەڕەکانە و لە مەحەتەکانە و لە شوێنەکانی کۆنتترۆڵە بەڵام لەگەڵ ئەوەشا بڵێن ڕێنمایەکانی تەندروستیشان ئیزافەتەن بۆ ڕێنمایەکانی بڵێن سناعی خۆیان جێبەجێ کردووە بەڕاستی من لێرەوە زۆر سپاسیانەکەم هیچ شتێک بەوە ناگاکە ئەوەی ئەوان کردیانە دەستان خۆش بێ و ماندوو نەبن زۆر سپاس بەڕێزی و عەبدوڵڵا بەڕێوەبەری دابشکردنی کارەبای سلێمانی بۆ تەوری بەرنامەکە کە لەگەڵمان نەبووی بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەچینە ڕانیا لە ڕانیەوە هونەر ڕەسوولمان لەگەڵایە هونەر ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە ڕاپەڕین چین سلااوان لێبێ سلااو لە بینەرانی گەلی کوردستان دەستپێک ڕێبین لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەر لەسەر ئەو تەوەرەی کە میوانە بەڕێزەکەی ئێوە باسی کرد سپارەت بە کارەبا دیارە هەموو ئەو گرفتانێکە هەیە لە هەرێمی کوردستان بە دەڤەری ڕاپەڕینیشەوە گرفتەکان تقریبەن هاوشێوەن لە سنووری ئیدارەی ڕاپەڕینیش ئەم گرفتانە کەمی کارەبا و زۆر جار هاوڵاتیان گلەی و گازندەی ئەوەیان هەیە کە نرخی پێدانی ئەمپێرەکانی کارەبا ئەی نرخەکەی زۆر زیادە بە تایبەت لەو کاتانێک کە هەڵبەت بەشێکی زۆری هاوڵاتیان موچەخۆرن و ژیانیان لەسەر موچەکانیانە کاتێککە موچەکانیان دوا دەکەوێت ڕەنگە ئەمە بەشێک لە گرفت بۆ خاوەن مۆریدەکان و لە نێوانی هاوڵاتیان دروست بکە ئەگەرچی لەلایەن ئیدارەی ناوچەکەەوە ماگانە نرخەکان ڕادەگەێنرێەوە بە هاوڵاتیان ڕادەگەێنرێت کە نرخەکە ئەوەندەیەوە پێویستە ئەم پارەیە بدەن بەڵام لە هەمان کات لە زۆر جار هەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هاوڵاتیان لە ڕێگەی بڵاوکردنەوەی وێنەی پسوولەکانیانەوە گلەی و گازندە دەردەبڕن کە پیان وایە نرخەکانیان زۆر زیادە ئەمە لە چەند هەفتەی ڕابردوودا کاتێک بەڕێوەبەری گشتی کارەبای هەرێم سەردانی ئیدارەی ڕاپەڕینی کرد بڕیاریدا کە بۆ ئەم سنوورە بۆ سنووری ئیدارەی ڕاپەڕین هەوڵ بدرێت کە وێزگەیەکی تری کارەبادا بندرێت تاوەکو سەعاتەکانی پێدانی کارەبا زیاد بکرێت بەڵام دوای ئەمە بەهۆی خۆناغی کەرنتینەوە و قەدەغی هاتوچەوە پێدەچێن پرۆژێت تا ئاستێک وەستابێ ئەگەر ناخواستێکی زۆری لەسرە ئەوەی کە زۆر گرنگە دەمەوێت ئاماژەی پێ بدەم ڕێبین سەبارەت بە پرسی کشت و کاڵ بێگومان لە سەرەتای مانگی 6 لە سنووری ئیدارەی ڕاپەڕین وەرزی دوورێنەی گرم دەست پێ دەکات ڕەنگە لە هەندێک ناوچە لە ئێستادا دەستی پێکردبێ یان چەند ڕۆژێکی دەست پێ بکە بەڵام لە دەڤەری ڕاپەڕین هەمیشە ساڵانە لە سەرەتای مانگی 6ەوە ئەم پرۆسەیە دەست پێ دەکات پرۆسی ئەم ساڵیش لە کاتێکدا دەست پێ دەکات کە پێدەچێت گرفتەکانی ساڵانی ڕابردوو هەر بەردەوام بێ گرفتی جوتیارانی هەرێم بە ئیدارەی ڕاپەڕین شۆ لە ساڵانی ڕابردوو کەمی وەرگرتنی ڕێژەی گەنم بۆ لەلایەن حکوومەتی فیدراڵەوە
یعنی بە بەراورد بەو ڕێژە زۆرەی کە گەنم لە هەرێمی کوردستان و لە سنووری ئیداری ڕاپەڕین بەرهەم دەهێنرێت بەو ڕێژەیە وەرناگیرێت ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە بەشێک لە هاوڵاتیان بە نرخێکی تر یان هەرزانتر لەم نرخەکە زیانێکی زۆر لە ئابوریان دەدا ناچارن گەنمەکانیان بفرۆشن لە ساڵانی ڕابردوودا سەرجەمی ئەو گەنمەی کە لە ئیدارەی ڕاپەڕین وەردەگیرا لە گۆڕپانێکی سەربازی گەنمەکە دادەنرا و دواتر لە ڕێگەی ئۆتۆمبیلی بار هەڵگرەوە گەنمەکە دەگوازرایەوە بەڵام بە خوشحاڵیەوە چەند ساڵێکە لە ئیدارەی ڕاپەڕین سایلی و ڕانیە هەیە زیاتر لە 40,000 تۆن گەنم دەگرێت ئەم سایلۆیە کە یەکێکە لە سایلۆ گەورەکان لە هەرێمی کوردستان و لە شاری ڕانیەدایە کە گەنمی تیادا هەڵدەگیرێت ئەمە گرفتی هەڵگرتنی گەرمی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کۆتایی پێهێناوە بەڵام ساڵانە بە تایبەت لەم کاتەدا کە سەرقاڵی وەرزی دوورێنەی گەنمە لە ئیدارەی ڕاپەڕین هاوڵاتیان بە تایبەت جوتیاران ئەم گلەیان هەیە کە داواتەکەن لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ ڕێژەی وەرگرتنی گەنم بۆ سنوورەکە زیاتر بکات چونکە ڕێبین لە ئیدارەی ڕاپەڕین و بە تایبەتریش دەشتی بیتوێنێکێک لە دەشتە گرنگ و بە پیت و بەناوبانگەکانی هەرێمی کوردستانە کە بۆ هەر چوار وەرزەکەی ساڵ دەتوانرێت کشتتوکاڵی تیادا بکرێ و چەندین زۆر کشتتوکاڵ لە دەشتی بیتوێن بەرهەم دەهێنرێت لە هەر چوار وەرزەکەی ساڵدا یعنی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان تەنها دەستگیرۆیی جوتیارانی ئەم دەڤەرە بکات و هەوڵ بدا و پێداویستیانەی کە هەیە بۆیان دابین بکات لە هەر چوار وەرزی ساڵدا دەتوانێت بەرەبوومی خۆماڵی بە پێویستی وەرز لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و لە دەشتی بیتوێندا بەرهەم بهێنرێت چەندین خانووی پلاسیکی و چەندین پرۆژەی تری کشتتوکاڵی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەیە بەڵام بەشیشی زۆریان ڕەنگە وەکو پێویست لە ڕابردوو لا لێ نەکرابێتەوە لە ئێستاشدا بێگومان هەموو چاوەڕوانی ئەوەدان کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت زیاتر ئاوریان لێ بداتەوە تاوەکو کەرتی کشتتوکاڵ زیاتر ببوژێتەوە چونکە ئەم ڕاستیە لای هەموو کەسەیە دوجار داهاتوو تەنها لە دەستی کشتتوکاڵدایەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێوێت لە تاک جەمسەری و لە تاک داهاتی ڕزگاری ببێت کە نەوتە و هەناردەی نەوتە فرۆشتنی نەوتە پەنا بۆ کشتتوکاڵ و زیاتر بژانەوەی کەرتی کشتتوکاڵ ببات کە دەشتی بیتوێن و بێگومان چەندین دەشتی تری لە هەرێمی کوردستان هەیە کە سەرجەمیان گرنگن و دەتوانرێت بە ینی وەکو جێگرەوە بۆ بەرهەمی خۆماڵی سیر بکرێت سەبارەت بە ناو بازاڕ و ڕۆژانی ڕەمەزان ڕێبین لە هەر لە سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە لیژنەکانی قایم قایمەتی خەزای ڕانی و قەڵازێ بە شێوەی بەردەوام چاودێری ناو بازاڕ دەکەن چونکە مانگی ڕەمەزان بێگومان مانگێکی پیرۆزە بەڵام هەمیشە لە ئیدارەی ڕاپەڕین خۆ ڕەنگەمە بۆ شارەکانی تریش ڕاست بێ لەو مانگەدا بەشێک لە هاوڵاتیان بۆ پێی کە زۆر چاوی هاوڵاتیان لەسەر خواردن و خۆراک و پێداویستیە نرخ کەمێک بەرز دەکەنەوە ئەمە بۆ ساڵانی ڕابردوو بم ساڵ هەر لە سەرەتاوە لیژنەکانی قایم قایمەتی خەزای ڕانی و قەڵازێش چاودێری وردی ناوبازار دەکەن و بە شێوەی کاتی جیهازیات چاودێری ناوبازار دەکەن ڕێگە بە هیچ کەسێک نادەن کە هەم کەلوپەلی ماوە بەسەرچوو و هەمان کاتدا نرخی زیاد بکە لە ڕۆژانی ڕابردوودا تەنها لە یەک شوێن لە یەک کاتدا کاتێک کە لیژنەکە چوو نزیک بە 1 تۆن دەستی بەسەر 1 تۆن کەلوپەل داگرت کە لە یەک شوێندا هەبوو کەلوپەلی خۆراک بوو کە قرار بوو لە ناوبازاردا ساک بکرێتەوە بەڵام دەستی بەسەر داگیرا هەمیشە لیژنەکانی قایم قایمەت داوا لە هاوڵاتیان دەکەن هاوڵاتیانی ئیدارەی ڕاپەڕین کە لە هەر شوێنێک حاڵەتێکی نەخوازراویان بینی و هەستیان کرد کە فرۆشیارێک بازرگانێک دوکاندارێک دەیەوێت نرخ زیاد بکات ڕاستەخۆ لیژنەکانی قایم قایمەت ئاگادار بکاتەوە کە بە شێوەی بەردەوام لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە شوێنەکانی تر ژمارەکانیان بەردەستە کە دەکرێت کاری جدی لەسەر بکرێت بۆ ئەوەی کە هەوڵ بدرێت ئەوان بە پێی یاسا مامەڵەیان لەگەڵدا بکەن ئەم لیژنانە تەنها بۆ کات و ساتێک نییە لە پێش ڕەمەزانی شەر کاریان هەیە و بەردەوامن بەڵام لە ڕۆژانی ڕەمەزان و لە چەند ڕۆژی ڕابردوو بێگومان بۆ داهاتوش ئەم لیژنانە کارەکانیان زیاتر چڕ دەکرێتەوە بۆ ئاراستەی کە بتوانن زیاتر خزمەت بە هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕی بکەن و ڕێگری لە گرانفرۆشی بکەن کە توانیویانە کۆنتترۆڵێکی زۆر باش لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بکەن و سەرجەمی و هاوڵاتیانەشی کە گرانفرۆشی دەکەن و بازرگان و ئامانجیانەوەی کە گرانفرۆشی بکەن ڕوبەڕووی سزا دەکرێنەوە سەرەتا ئاگادار دەکرێنەوە و دواتر بەپی دووبارە بوونەوەی هەڵەکەی لە ساکردنەوەی کەلوپەل یان گرانفرۆشی هەوڵ دەدرێت کە سزا بدرێ و سزای مادی دەدرێت کە ئەمەش بەشێکی زۆری سەرکەوتنی لیژنەکان بێگومان بەهۆی هاوکاری بەردەوامی ئیدارەی ڕاپەڕینی هاوڵاتیان ئیدارەی ڕاپەڕینە هاوڵاتیان خۆیان زۆر کاتدام لیژنانە ئاگادار دەکەنەوە کە مەشتوانیوێتی کارەسانیەکی زۆر بۆ لیژنەکاری قایم قایمەتی ناو
بازار بکە. سەبارەت بە پرسی لامەرکەزی ڕێبین لە ڕۆژانی ڕابردوودا لیژنی تایبەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەردانی ئیداری ڕاپەڕینی کرد. ئامانجی کۆبوونەوەکەی لەگەڵ ئیداری ڕاپەڕین سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین و ئیدارین سنوورەکە وەرگرتنی دید و بۆچوونی ئیدارەی سنوورەکە بوو لەسەر پرسی لامەرکەزی ئیداری لە پارێزگای سلێمانی و بەگشتیش بۆ هەرێمی کوردستان. دوای چەند سەعاتێک گفتوگۆکردن لە ئیداری ڕاپەڕینی پشتیوانی تەواو بۆ پرسی لامەرکەزی دووپات کرایەوە و لە ئیداری ناوچەکەەوە ڕاگەیەندرا بە لیژنەی تایبەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە پێویستە کە پشتیوانی ئەم پرۆژەیە دەکەن و بۆ سنووری ئیداری ڕاپەڕین پرسی لامەرکەزی وەک چۆن بۆ شوێنەکانی تر گرنگە پارێزگای سلێمانی بۆ هەماشی و ئەمە زۆر گرنگی هەیە چونکە ئیداری ڕاپەڕین لە چەند ساڵێکە ئیدارەیەکی سربەخۆیە بەڵام لە ڕاستیدا هێشتا وەکو ئیدارەیەکی سربەخۆی مامەڕی لەگەڵدا ناگرێت. هەمیشە ئەم گلەی و گازندەیە ئاراسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت کە لە زۆر کاتدا یعنی لە نێوانی دوو ئیدارە هەیە لە هەرێمی کوردستان ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بەڵام زیاتر بە شێوەیە کە ڕسمی ناوی ئیدارەی گەرمیان دەهێنرێت لە وەکەوەی چۆن ناوی ئیداری ڕاپەڕین بهێنرێت کە ئەم گرفتەیە کە هەمیشە ڕوبەڕووی ئیدارەی ناوچەکە دەکرێتەوە وەڵامی ئیدارەی ناوچەکەش بۆ هاوڵاتیان ئەوەیە کە ئەوانیش ئەمە ئاراستەی ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن چونکە دەڤەری ڕاپەڕین دەڤەرێکە قوربانیەکی زۆری داوە و ئەم ناوچەیە بێگومان ڕەمزی یەکەمین ساتی ڕاپەڕینە هەر لەبەر ئەوەش حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئیدارەیەکی سەربەخۆ ناچاندوێتی بەڵام بۆ داهاتوو پێویستە زیاتر کاری لەسەر بکرێت. هەمووان ئومیدیان وایە کە دوای ئەوەی پرسی لامەرکەزی بە تەواوەتی دەسەسپێندرێت لە ئیداری ڕاپەڕینیش ئەمە کە شۆڕ دەکرێتەوە هاوڵاتیان بتوانن زیاتر سوودی لێ وەربگرن و بێگومان ئەم پرۆژێش لە 2010 تەنها لە سوود و قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بە ئیداری ڕاپەڕینیشەوە بندەگەڕێمەوە. دۆسپاس بۆ هاوکارمان ڕەسوول کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ڕانیە لەگەڵمان نەبووی. دەچینە پارێزگای دوهۆک لە دوهۆکەوە کاروانمان لەگەڵایە. کاروان سپێدە باش زانیاریەکانی ڕۆژ لە دوهۆک چین؟ بەلە ڕێبین سپێدا باش بیت سپێدا بینەرەنگە لە کوردستان باش بیتن زانیاریان ڕۆژێل پارێزگەها دوهۆکێ پشتێک و بڕیار دەرکەفتی ژوازارەتە نافخۆ بێژین سەر قەدەغەیە هاتنوچوونێک و بهێتە درێژکردن تا هەژدەی هەیڤێ ناوبەرە پارێزگەهاندا لێ ناوە پارێزگەهاندا قەدەغەیە هاتنوچوونێ بێژین ئەو دە ساڵاتە دەبوونە ژوورە ئۆپەراسیۆنن بەرهەنگاربوونە ڤایرۆسی کۆڕۆنا پارێزگەها دوهۆکێ پشتی وان دە ساڵاتان ژوورە ئۆپەراسیۆنە پارێزگەها دوهۆکێک و قۆناغانە هەیەبوو هاتیە ڕاگەهاندن هەندێک بڕیار و ڕێنمادارێ خستن شوانژی نەهێلانە بازگەهێنت ناوە پارێزگەها دوهۆکێدا و ڕاکردنە قەدەغەیە هاتنوچوونێت ناوە پارێزگەها دوهۆکێدا کۆنها پشەیەکی ئاسایی هاتنوچوونت ناوە پارێزگەها دوهۆکێدا تێتاکردن هەروەستان ستەخلەمیە پارێزگەها دوهۆکێژی ستەخلەمیە پارێزگەها دوهۆکێژی و پشتی ئەو نەخۆشیەن هەلگرێن ڤایرۆسی کۆڕۆنای هاتینە چارەسەرکردن و هاتینە ڕەوانەکردن بۆ ماڵژی ئەوانژی بێژین ئاسانکاریکردینە لێ هێشتا جهێن کەرەنتینەکردنێک و هەفتە جەماینە خەڵک تێدا تێتا کەرەنتینەکردن تەنێت دیهی 131 کەس هاتینە کەرەنتینەکردن پارێزگەها دوهۆکێ دیفوان زانیاریەن و سەخلەمیە دوهۆکێ باڵافکردین هەروەسان 430 کەس حتەنها ماینەت کەرەنتینێدا بن چاودێریان نوشدارینە و پشکنین بۆ تێنەکردن کە ئایا هەلگرێن ڤایرۆسی کۆڕۆنایە یان نە. هەروەسان بێژین ڕێڤەبەریە سەخلەمیە پارێزگەها دوهۆکێ سوپاسیەکە تایبەتنێ بوو پەرستار و وان نەخۆشێن و وان نوشدارێن و چارەستەریان نەخۆشێن هەلگرێن ڤایرۆسێن کۆڕۆنایەتکردن ڕۆژە پەرستاران سوپاسیەکە تایبەت بووان دیار کرد بوو و ئەوان ماندیبوونەکە بژین ماندیبوونای دیت بود vê demێک و ئەف قەدەغەیە هاتنوچوونێ و هەروەستان vê بارگیرانیەک و ڤایرۆسی کۆڕۆنای گەلخۆینایک و خەڵک gelek بێزار کرد بوو. هەروەستان ڕێبین مدڤیا زانیاریەکە دی بدەم لەسەر وان پرۆژێن و پارێزگەها دوهۆکێ تایبەتیژی پرۆژێ ئەندەرپاس و ئۆڤەرپاسێن و بڕیار هاتبوودان ji لای حکوومەتە هەرێما کوردستانێک و هەندێک ئۆڤەرپاس و ئەندەرپاس لەسەر جادا و ئەنها ئەم لەسەر و جادا خاستاری یا نافدارە پارێزگەها دوهۆکێ هەندێک
اوورپاس و اندرپاس لوری هاتینه بریار هاتیادان کو بهنه درست کردن شوانا جی اوورپاس کنها عمل سر زیادتر جنوت و 5 ساده هاتیا تمام کردن و تنه او باغچه و حوتکن کل دوروبران هر واسان او شوستین کل دوروبرین جاده ماینه وکی دی همی کار تدا خلاص بیا و بیشین هات نشون یا آساییت و اندر پاسته دا اوجی به کجم الدیف وان زانیارین کو باجروانیا دهو که بالاف کریم کجم زیادتر 19 میلیارد دینارن ترخان کرینه تیچوینه کو بو و اندر پاستا تمام بوی هر واسان دست به اندر پاستا دوی هاتیا کرن کو دیف زانیارین مسته اندرپاس دل سر و جاده هنه درست کردن اف اندرپاس ها دوی جی کارت را تیتا کردن کو اوی جی لدیف زانیارین ما زیادتر 43 میلیارد دینارن ده هنه خرج کردن بوی اندرپاس ها کو دوی کو بریار است اندرپاس بنو کی مده دیار کردن اف پروژه کنها بیشین سر و جاده کو بریار بو به تجربه کردن اف بریاره یعنی بیشین دویا با مؤسسه سال دا اف پروژه هات باجه بجه کردن لدیف زانیارین ما کو رنگ زیادتر گیرو ببیتن اف پروژهش برکو ویروس کرونا کارت کردن کاروان جیکر بو بو ما دو حیوان کار وی پروژه دا نه هات بو کردن کار سر نه هات بو کردن کاروا هات بو راستاندن لپشتی کو قدغه هات نوچونه هات یا را کردن جیان برف آسایبونه و چو اواجی دست کار خو کردن ها کار سر بیشین اندر پاسا دوی تیتا کردن کو بریار اوج بهتا پشتی او تیتا درست کردن اندر پاسا است کو او اندر پاسا دوی مگوتی 43 میلیارد دینار بر او کمتر تچونه کمتر بویش و اندر زیادتر بویا ببرنج و اندر پاسش بر کو درجایا بیشین کولانا و اندر پاس الدیف زانیارین کوان داینما 1 کیلومتر یعنی زیادترش و اندر پاس خارجیان ویجی دی زیادتر بن هر واسان بریارا جورا اپراسیونا کو دای آسایی کردن جیان و کردن بازار و کردن وان جهن خدمت گزارین کو خدمت اولاتیان تدات هاتا کردن بیشین زیادتر 95 ساده جیان آسایی بویل پارزگاه ها دهو که همی بازار او جهن پیدوی هاتی نوه کرم تنه هندک جهن که مای نوه کو جهن میوه خوارنه و هر واسان جهن گازینو نارگیله کشان و چایخانه و هر واسان جهن تاز یا هولن شهیانان اف جه ماینه دای خستی جوارت تاکرن کو الهجده هیوه پشتی کو اف بریار قدغه هات نوچون دای کو حتی هجده هیوه دیا بردوام بیت هجده هیوه جوارت تاکرن کانه دی وزارت آناف خو چه بریار داتن هجده هیوه و پشتی هنگی ده چه بریار هتا دان پشت ده بریار هتا دان کانه ده آیا اف جهجی هنه وکرن یانجی ده هر دای خستی مینن ربینا فاوزان یاری بونین کل پارزگاه ها دهو که بشه که گشتی ما بو هوا داینا دیار کرن زۆر سپاس بۆ هاوکارمان کاروان کا بە شوێکی ڕاستەوخۆ لە پارێزگای دوهۆکەوە لەگەڵمان نەبوون سپاس بۆی کە تاوەکو ئێستا بینەرمان بوون بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن خواتان لەگەڵ